بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی عەزیز سڵاوتان لێبێ بەیانیتان باش ئاسوودە و کامەران و بەختەوەر بن. ئەمڕۆش لەگەڵ هاوکارم دانیار نورەدین بە هاوکاری هاوکارانمان لە پەیام لە بڕگەیەکی نوێ لە بەرنامەیەکی نوێ لە پەیامی ڕۆژ لە خزمەتتان نابین هیوادارین تا کۆتایی پرۆگرام لەگەڵمان بمێننەوە. دەست خۆشە. سڵاوتان لێبێ دازان و خۆشەویستان، هیوای تەندروستێکی باشتان بۆ دەخوازین لە هەر جێگەیەگەن بەختەوەر و ئاسوودە بن. ئازان و خۆشەویستان ئەمڕۆژ کۆمەڵێک بڕکە و بابەتمان بۆ ئامادەکردوون لەو تۆرانی کە پێشکەش بە ئێوەی ئازیزی دەکەین لە تەوری یەکەمی بەرنامەکەماندا باز لە کێشە و گرفتەکانی خوێندنگە ئیسلامیەکان دەکەین کە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا بەشێک لەو قوتابیانە گرت بوونەوە. کۆمەڵی کێشە و گرفتیان هەیە لەوانە لە تاقیکردنەوەکاندا وەروەها لە وەرگرتنیان لە کۆلێژەکاندا و ئەوان باز لەوە دەکەن کە لەم خوێندنە ئیسلامیانە تەواو دەبن تەنها دەتوانن لە کۆلێژی شەریعە وەربگیرن لە کاتێکدا کە لە خوێندگاکەیاندا دەتوانن ببنە مامۆستای عەرەبی و بابەتێکی زۆر لە بابەتی قانون دەخوێنن دەتوانن لەو کۆلێژانەدا وەربگیرن و لەگەڵیشیدا کۆمەڵێک کێشە و گرفتی دیکەیان هەیە. بە درێژی باسی دەکەین لە تەوەری بەرنامەکەماندا کە یەکێک لەو خوێندکارە ناڕازی میوانی بەرنامەکەمان دەبێت. بڵێ لە بابەتێکی تریش کە بە تایبەت ئەمڕۆ لە نێو کۆمەلگای کوردی توانم بڵێن زۆربەی خێزانەکان تەنانەت تاکەکانیش ڕەنگە گیرۆ دەبن پێوە هاوردەکردنی کۆمەڵێک کللتور، کۆمەڵێک دیاردە، کۆمەڵێک لەو دیاردە نامۆیانە کە ڕەنگە هێشتا کۆمەلگای کوردی، خێزانی کوردی، تاکی کوردی ئامادە نەبێ بۆ خێرایە مامەڵەیان لەگەڵ بکایەوە خۆت بەبێ هیچ پێشینەیەک کە چۆن مامەڵە لەگەڵ ئەم بابەتەوخانە بکرێت، چۆن مامەڵە لەگەڵ ئەم سیستەمە نوێیانە بکرێت، کۆمەڵێک کللتوری نامۆ دێتە ناو کۆمەلگاکەمانەوە کە ئەمەش تەنانەت ئەگەر باشیش بێ ڕەنگە نەتیجەی باشی بۆ کۆمەلگا نەبێ کە بەداخەوە دەبینین لێرە و لەوێ ئەوانشی دەیهێنن کللتورە باشەکان نین یاخود تەقلیدە جوانەکان و باشەکانین هەمیشە بە شوێن هەم ئەو خاڵە لاواز و ئەو بارەدۆخە خراپانەی لایەنەکانی ترین بۆی بیان هێنین بۆ ناو کۆمەلگاکەی خۆمان. ئەمەش بابەتێکە توانین بڵێن کۆمەلگا گیری خواردەوە گرفت بۆ نێو کۆمەلگا و تاکی کوردی و خێزانی کوردی دروستە بێ لەو بارێشەوە گفتوگۆ لەسەر کللتورە نامۆکان دەکەین. لەگەڵ ئەم بابەتانەشدا هەوڵدەدەین چەند کەسێک چەند پەیامێرێکمان وەربگین بۆی زانیاری زیاتر بە ئێوە بەخشین لە سەرجەم شار و شارەشەکان. دەستپێک دەچینە لای کەش و هەوا بزانین گۆڕانکاریە کەش و هەوایەکان چین ئەمڕۆ پێکەوە بینەری دەبین. دووبارە سڵاوتان لێبێ ئازیزان، وەک هاوکارم دانیار ئاماژەی پێکرد باس لە گرفتی خوێندنگە ئیسلامیەکان دەکەین. پێشەوەی بچین لای میوانەکانمان و هەروەها قسە و باس لەسەر و بابەتە بکەین. هاوکارمان ڕامیار راپۆرتێکی لەو بارەوە بۆ ئامادەکردووین بینەری دەبین. چەند ساڵێکە قوتابیانی خوێندنی ئیسلامی گرفتی وەرگرتنیان بۆ دروست بووە لە بەشەکانی زانکۆ پەیمانگاکان. ئەوانەی ئەو قوتابخانانە تەواو دەکەن جگە لە خوێندنی شەریعە ناتوانن لە هیچ بەشێکی دیکە وەربگیرن. لەگەڵەوەشدا لە پاڵ خوێندنی ئیسلامی 5 وانەی وێژەیش پێویستە بخوێنن.
ئێمە سێ خاڵی گرنگمان هەیە لەم کێشانەیەکەوە تا ئێستا چارەسەر نەکراوە. یەکێک لە کێشەکانمان ئەوەیە کاتێکە تاقیکردنەوەی نیشتیمانیەکەین زۆرینەی نووسینەکێت تەنانەت لە 20 هەڵبژاردن نییە کە هەموو قوتابیەکی قۆناغی 12 بە هەڵبژاردن ئیمتیحانەکە بە هەڵبژاردن ئیمتیحانەکە کات و داخلی زانکۆی بەڵام ئێمە زۆرینەی نووسینەکیە و ئەوێ بە نووسینەکی بنووسینە سەوەرەقە بووی. تەنانەت ساڵی پار تەنها 3 پرسیار لە فقه بە هەڵبژاردن هاتووە ما باقیەکەی دی نووسینەکی بوو. یەکێکی دیکە لە کێشەکانمان کە تایبەتە بە وەزارەتی خوێندنی باڵاوە وەرگرتنمانە لە بەشەکانی دیکە کە ئێمە ساڵانی پێشوو لە ئەوقاف و هاتینە سەر پەروەردە بۆ مەرجێکەوە ئەم دەرسە ئەکادیمیانە بخوێن و لە بەشەکانی دیکەی زانکۆیە وەربگیرێن بەڵام هەتاوەکو ئێستا یەکتە لە بەشمان لە ماوەی ئەم 4 ساڵەیە لە بەشەکانی دیکەی زانکۆیە وەرنەگیرەوە. هیچ بەشێکی وەرمان ناگرێت کە بە تایبەتی عەرەبی و قانون بە نمونە بینینەوە بۆ ئێمە ئەفزەڵێترە تاوەکو تەلەبەیەکی وێژەی چکە ئێمە هەر لە سەرەتاوە لە پۆلی حوتەوە هەر ساڵە و 3-4 مادە ئەخوێنی ئەحوال شخصی و کۆمەڵی مادە ئەخوێنی کۆمەڵی دەرسی عەرەبی ئەخوێنی هەم عەرەبێکی باش ئەزانین هەم ئەحوال شخصێکی باش ئەزانین بۆ مەسەلەی قانونەوە. لە هەرێمی کوردستان نزیکەی 1000 قوتابی لە خوێندنی ئیسلامی دەخوێن و نزیکەی 40 خوێندنگەیان بۆ کراوەتەوە. پەرلەمانتارێکی کۆمەڵی دادگەری دەڵێت دوای هەوڵەکانی ئەوان وەزارەتی پەروەردە و خوێندنی باڵا بڕیاری داوە لا ساڵی ئایندەوە کێشەی قوتابیانی پەروەردە ئیسلامی چارەسەر بکات. داواکە تاکە تاواکاری ئەوانەوەیە هەم بۆ نمونە ئیمتیحانەکانیان بە هەڵبژاردن بێ هەم لە تەنها لە زانستی ئیسلامی لە شەریعە ناویانێتەوە لە بەشەکانی تریش ناویان بێتەوە. ئێمە هەفتەی داهاتوش بڕیارمانداوە لەگەڵ برای بەڕێز مامۆستا بەکر دووبارە بە یادداشتێکی نوێ سەردانی هەردوو وەزیری پەیوەندیار بکەین. ئەم ساڵ تازەوە ناواتۆتەوە بۆ ساڵی ئایندا گەر ئەوان وعدیان ناوە ساڵی ئایندا هەر خوێندکارێکی پۆلی 12 خوێندنگە ئیسلامیەکان بیەوێت لە شوێنی ترنایی بێتەوە فۆرمەکەی بە حەز و ئارەزوی خۆی پڕ بکاتەوە بۆ شێوەیە ئەوە قسەی وەزیرە بۆ ئێمە ئومێ دەکەین ئینشاڵڵا و قسەی بەکردار وەزیری پەروەردە و هەواڵێ بە ئێمەداوە کە تازەترین پەیوەندیە کە هەفتەی ڕابردوو ئەو چۆنەڵی پەیام دڵخۆشکەری بۆ خوێندکاران بە ئێمە گەیان. تا ئێستا بۆ جاری سێمە خۆپشاندان ئەنجام دەدەن و بڕیاریان داوە بەردەوام بن لە فشارەکانیان تا چارەنووسیان یەکلایی دەکرێتەوە. پرۆسەی خوێندنیشیان بایکۆت کردووە و داوا دەکەن وەزارەتی پەروەردە و خوێندنی باڵا لەوە زیاتر داواکاریەکانیان پشتگوێ نەخات چونکە ناکرێت خوێندنی ئەوان ئیسلامی بێت و وانەی وێژەیش بخوێن و لە هیچ بەشێکی وێچەیش وەرنەگیرێن. ڕامێر عوسمان تایبەت بە پەیامی ڕۆژ سلێمانی. دووبارە سڵاوتان لە بێدازان و خۆشەویستان لە تۆری یەکەمی بەرنامەکەماندا باس لە کێشە و گرفتەکانی خوێندنگە ئیسلامیەکان دەکەین. زانین بەگشتی خوێندنگە ئیسلامیەکان چین و بابەتەکانیان چین و کێشە و گرفتەکانیان لە ئێستادا چین و کێ بەرپرسە لەوەی کە چارەسەری ئەم کێشە و گرفتانیاندا بکات. گفتوگۆ دەکەین لەگەڵ میوانەکانمان هەریەکە لە بەڕێز کاک هادی ئەوبەکر و کاک هارون زۆراب نوێنەرانی قوتابیانی خوێندنگە ئیسلامیەکان زۆر بەخێر بێن. سپاس بۆم دەرفەتە. بەخێر بێن. کاک هادی ئەگەر سەرەتا بێمە لای بەڕێزت خوێندنگە ئیسلامیەکان چۆنیوە چۆن قوتابی دەتوانێت لەم خوێندنگەیاندا بخوێنێت لە قۆناغی چەندەوە دەست پێ دەکات؟ بسم الله الرحمن الرحیم. سڵاو خۆی گەورە لە ئێوە بەڕێز و بینەرانی خۆشەویستیش. بەڵێ ئەم خوێندنگە ئیسلامیانە سەرەتا لە سەر وەزارەتی ئەوقاف بوو لە مەرحەلە حوتەوە کە خوێندکار پۆلی 6 تەواو ئەکرد ئەیتوانێت بچێتە پۆلی حوتی ئیسلامی. ئەو کاتە مادەکانی ئەخوێند من زۆربەی مادەکان بەشی ئیسلامی بوون زائیدەن لەگەڵ چەند دەرزێکی بەشی ئەدەبیە کە بریتی بوون لە مادەکانی کوردی عەرەبی یا ئینگلیزی کۆمپیوتەر چەند مادەیەکی کەمیش هەبوو بەڵام زۆرەکی مادەکانی خوێندنی ئیسلامی بوو. لە 2015 کە ئەم خوێندنگانە چوونە سەر وەزارەتی پەروەردە لەگەڵ ئەوەیە کە چووە سەر وەزارەتی پەروەردە مادەکانمان زیاتر بوون بە چەند قات. بۆ نمونە پۆلێکمان هەیە پۆلی دە نزیکی 90 دەرزیان هەیە. ئەمە لە پێشترا کە ئەم دەرزانەی ئەمان کەمتر بوون. 90 دەرزیان هەیە هەموو بابەتەکانی بەشی ئەدەبی ئەخوێن و زائیدەن لەگەڵ خوێندنی ئیسلامیشە. بەڵێ زۆر باشە. واتە لە پۆلی تا 6 لەیەکەوە تا 6 با بڵێن سەرەتایی 1 تا 6 خوێندنی ئاسایی ئەخوێنرێت لە پۆلی حوت لە پۆلی حوتەوە یعنی لە خوێندنی ئیسلامی خۆی لە حوتەوە دەست پێ لە یەکی نییە لەنەوە نیەت یان لەنەوە دەست پێ ئەکات. خوێندکار ئەتوانێت لە پۆلی حوتەوە بێتە خوێندنی ئیسلامی و زائیدەن لە پۆلی دەوە نەکەنەوەی تەواوکرد ئەتوانێت بەشەکەی بگۆڕێ بە خوێندنی ئیسلامی. لەو دوو مەرحەلەوە ئەتوانێت بێتە خوێندنی ئیسلامیەوە. کەواتە جیاوازی ئەم خوێندنە
لەگەڵ خوێندنێکی تر کە بڵێن تەلەبەک بە شێوەیەکی نۆرمال لە هەر لە یەکەوە تا 12 تێپەڕکات و بۆی دوایی هەر کۆلێژێک پێی خۆش بێ وەربگیرێ جیازەکەی ئەمەیەوە لەگەڵ ئەوەیە چییە؟ ینی بۆ خوێنکار ئەچێت بۆ خوێنی ئیسلامی بە ئامانجی ئەوە ناچێت کە بۆ منە بەس بۆ خوێنی ئیسلامی بڕوە بەڵێ لە هەرێمی کوردستانە چەند بەشێکمان هەیە کە خوێندکار لە پۆلی نۆ کە تاوە ئەکات بەشەکەی خۆی ئەتوانێت بە ویستی خۆی هەڵی بژێرێ خوێندنی ئیسلامیمان هەیە لە مەکتەبە ئاسایەکان بەشی زانستی و ئەدەبیمان هەیە خوێندکار ئەچێتە ئەو بەشانەوە بەشی کشت و کاڵمان هەیە بەشەکانی ترمان هەیە یەکێک لە بەشەکانیش بریتە لە بەشی خوێندنی ئیسلامی خوێندکار بە مەبەستی ئەوەی کە بێوێ لە دو ڕۆژە ببێتە زانایەکی ئاینی مامۆستایەکی ئاینی یاخود لە دینی ئیسلامە شارەزا بێت ئەچێتە ئەو بەشەوە بۆ ئەوەی کە خزمەت لەو بەشەیە بکات زۆر باش کاگارون بێمە لای بە ڕێزت بە دیاریکراوی کە کێشەی سەرەکی ئێوە وەرگرتنی قوتابیەکان لە زانکۆ و پەیمانگاکاندا ئێوە کێشەی ئێوەتانێت تەنها لە کۆلێژی شەریعە پێما بێ وەردەگیرێنەوە دەتانەیە لە کۆلێژەکانی عەرەبی و قانونیش قوتابیەکانتان وەربگیرێت ئایا لەسەر چ بنەمایەکەوە داوایەوە دەکەن کە لەو کۆلێژانە شاوەر بگیرن ئایا زمانی عەرەبی فێر دەبن یاخود بابەتی قانونی لە منهەجەکەتانە هەیە؟ سەرەتا زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە سپاس بۆ کەناڵی پەیام بۆ خەمخۆریان لەگەڵمانە بوون من نخۆم بە نمونە بێنمەوە سەرەتا من لە شەشی سەرەتاییم تەواو کردو هاتمەتە خوێندنی ئیسلامی کاتێک من هاتم منهەج بەم شێوەیە نەبوو منهەجەکان دەرسی شەریعەتە خوێنەوە چیتە شەریعە ئەو کاتە سەر بە وەزارەتی ئەوقاف بووین لە ساڵی 2014 بۆ 5 کە ئێمە گواسەوە بۆ سەر وەزارەتی پەروەردە بەم ئامانجەکەوە دەرسەکانمان بۆ زیاد بکەن لێژنەی پرۆگرامی منهەجەکان دانیشتنیان کردو و کۆبوونیان کردو منهەجیان زیاد کردووە بۆ ئامانجەی کەوا لە بەشەکانی کە وەربگیرین ینی هەر بۆ هەر پۆلێک زیاد لە 5-6 دەرسیان زیاد کردووە هەوکو مامۆستا هادی باسی کرد لە پۆلی دەکان 90 دەرس ئەخوێنرێت ئەمە لەبەر ئەوەی لە بەشەکانی کە وەربگیرین ئێمە ئەڵین یام ئەوتانێ دەرسەکانمان بۆ لابن دەرسە وێژەیەکان ئەچینە شەریعە هیچ کێشەیەکمان نییە دەرسی شەرعی خوێنی ئەچینە شەریعە دیکە وەکو بۆمان لا نابن مافی خۆمانە وەکو هەر تەلەبەیەکی پۆلی 12 ئێمە لە بەشە وێژەیەکان وەربگیرێ چونکە ئێمە هەموو مادەکانی وێژەی ئەخوێنین ئەواتە کاک هەرونیانی بەم شێوەیە بوو جاران تۆ بە ئامانجیەوەی بچیتە کۆلێژی شەریعە بۆ خوێندنی دینی هەڵەبژارد و تەواوتر بۆ یەکلایی بوو کێشە نەبوو گەر بەشەکانی تر دەبیست فەرمولەنەوە خوێندنی نۆرمال بڕۆ بەڵام ئێستا لە پاڵ خوێندنە شەریعە کەشتانە تەواوی ئەو مادانی کە خوێندکارانی تر یا قوتابیانی تر لە پۆلەکانی تری خوێن ئێوەش ئەی خوێنن بە ئیزافەی شەریعەکەشەوە بەڵام بۆ تانیە بچنە کۆلێژەکانی گشتی تەنها بەس بۆ شەریعەتوان بڕۆن ئێمە لە کاتێکە ئەم داوایە ئەەکەین کەوا ئێمە هەموو دەرسەکان ئەخوێنین کە دەرسەکان ئەخوێنین بە بڕیاری وەزاریژە کە ئێمە بێ لە هەموو بەشەکانی کە وەرگیرێن 105 کورسی زانکۆکان بۆ خوێنی ئیسلامی دانراوە لە ساڵی 2007 بۆ 8 ئەم بڕیارە دەرچووە لە 105 کورسیەکانی زانکۆ بۆ خوێنی ئیسلامیە بەڵام بەداخەوە تا ئێساگەی هیچ تەلەبەیەکی ئێمە وەرنەگرتووە فۆرمان پڕ کردوێتەوە هەوڵمانیاوە تەلەبەکانی ساڵانی پێش ئێمەشکەوە تەخەڕوجیان کردووە و چوونەتە زانکۆ هەوڵی زۆریانیاوە بەڵام بەداخەوە لە هیچ بەشێک وەرنەگیراوین لە کاتێکا بە بڕیاری وەزاری 105 کورسی زانکۆکان بۆ ئێمەیە چونکە ئێمە هاتوین لەسەر بڕیاری وەزارەتی کوێ بەڵێ خوێندنی باڵا لە خوێنی باڵا بەڵێ 105 کورسیەکان بۆ بەڵام جێبەجێ ناکرێن بەڵام بەداخەوە تا ئێستا هیچ لە بێگەمە وەرنەگیراوە لە کاتێکا شایستە بە ئێمەیە ئێمە هەر لە سەرەتاوە لە پۆلی حوتەوە کە ئینە ئەم خوێندگایانە کۆمەڵێک دەرسە خوێنی ئەحواڵ شەخسی عەربێکی باش ئەخوێنی بابەتی میرات و ئەوانەی کە لە قانون و لە عەربیا ئەخوێنرێ ئێمە بنچینەیەکی زۆر باشمان هەیە تایە کەواتە کاک هادی ئێستاکە خوێندکارانی خوێنگە ئیسلامیەکان ئەگەر ئۆڤەری ئەوەیان پێ بدرێ بۆ نمونە لە بەشی قانون یاخود کۆلێژی لغات لغەی عەربی وەربگیرێن واتە ئەو داواکاریەکان خۆتان تەحدودتان کردووە لە بەربنەمای ئەو منهەجەی خوێندوتانە یان مادام هەموو منهەجەکەی ترە خوێندنەوە هاوشانی منهەجە ئیسلامیەکە بۆ نمونە خوێندکارێکی خوێنی ئیسلامی بۆی هەبێ لە هەر بەشێک و کۆلێژێک پێی خۆش بێ بخوێنێ بە دوواداچوونانەی کە کراوە لەلایەن ئەندام پەرلەمانە بەڕێزەکانیشەوە لە وڵاتانی دراوسێ ئەنە خوێندکاری خوێندنی ئیسلامی ئەتوانێت لە بەشەکانی تر بخوێنێت ئەو بەشەی کە پۆلی دوازەی ئاسایی ئەی خوێنێت ئەوش ئەتوانێت لەو بەشە وەربگیرێ بەڵام داواکاریەکان ئێمە لە ڕاستیدا ئەمن کە خوێندنی ئیسلامی ئەخوێنین ئێمە قبوڵمانە بەڵام ئەم دەرزە زیادانە لەسەرمان بارگرانیەکە لەسەرمان ئێمە ئەگەر ئەم دەرزانە لا ببرێت
بەشی ئەدەبی لا ببرێ لە سەرمان بەشی شەریعی خۆمان ئەخوێنین کێشەمان نییە بەڵام لە کاتێکە ئێمە بەشی ئەدەبی بە تەواوی بخوێنین بەشی ئیسلامیش بخوێنین ئەمە بارگرانیەکە بۆ سەر خوێندکاری ئیسلامی لە کۆتاییشە بۆ کۆ دەرەجەکەی کۆنمرەی کۆتایی بە کەمترین دەرەجە ئەتوانی کۆ بکاتەوە چونکە پۆلی 12 ئاسایی 6 دەرز 7 دەرزی هەیە ئێمە 12 دەرزمان هەیە ئەمە هەل لەوە بۆ خۆی بارگرانیەکە بێ خوێندکار کە سیر ئەکات دەرزەکانی زۆر بن ورەی تۆزی ئەڕوخێت داواکاریەکان ئێمە ئەوەیە ئەگەر بەشی هەوێژەی ئەخوێن بەشی ئەدەبی ئەخوێنین لە پاڵ ئیسلامیەکە با بەشەکانی تر وەرمان بگرێت هیچ نەبێ بەلایانی کەمە بە بەشی قانون وەرمان بگرێت یاخود زمانی عەرەبی وەرمان بگرێت چونکە دەردی مامۆستا هارۆنی فەرموویت عەرەبیەکی باش ئەخوێنرێت چونکە ئێمە لەگەڵ ئەوەی کە بەشی ئەدەبی ئەخوێنین باقی دەرزەکانی ترمان هەمووی عەرەبیە زمانی عربی ئەخوێنین فقه ئەخوێنین میرات ئەخوێنین ئوسوڵ فقه ئەخوێنین ئەمانە هەمووی عەرەبین زۆر باش کاکاتی دێمە لای بەڕێزت لە راپۆرتەکەی بینی کاگارون لە راپۆرتەکەی بینیمان خات و بە دریاندامی فراکسیۆنی کۆمەڵی دادگەری لە پەرلەمانی کوردستان لەگەڵتاندا بەشدار بوون لە گرتبوونەوەکە ئەوان چیان پێ دەگرەوە هەوڵی چیتان بۆ دەدەن کە چارەسەری کێشەکەتان بکات زۆر بە سپاسەوە ئێمە لە سەرەتای هەوڵدانمان بۆ چارەسەرکردنی کێشەکانمان مامۆستا بەدریە مامۆستا ئەبوبەکر هەڵەدنی بە خۆشحاڵیەوە لە سەرەتاوە نزیک مانگونی یەک دوو مانگە لەسەر خەتن لەگەڵ ئێمەیە داواکاریەکانی ئێمەیان گەیانێتە سەر و خۆیان نوێژنەی پەروەردە لەگەڵمانە هاتوون بۆ لای هەردوو وەزیری پەیوەندیدار ئێمە وەکو نوێنەران چوین بۆ لای هەردوو وەزیری پەیوەندیدار بە یاوەری خاتوو بەدری و مامۆستا ئەبوبەکر کە هاوکارمان بوون موعدیان بۆ داناوین هەوڵیان یاوە ڕۆژانە لەسەر خەتن بۆی کێشەکەمان بۆ چارەسەر بکرێ ئەمە جێگەی دەستخۆشی و ڕێزە و بەڕاستی هەوڵی زۆریان بۆ یاوین پاشام گرفتەکە هارون بەس لە سلێمانی هەیە لە هەولێر لە دهۆک لە یان بە شێکی گشتی خوێنی ئیسلامی لە کوردستان هەیە یەک سیستەمە ئەم گرفتەی کەوا ڕوبەڕووی دووچاری بووینەتەوە گرفتی هەموو خوێندگەی ئیسلامیەکان لە هەرێمی کوردستان لە هەموو شارەکان خوێنی ئیسلامیمان هەیە بەڵام بەڕێشەیەکی زۆر کەمی کردو خوێندگاکان ئەوەی هاتوۆتە سەر وەزارەتی پەروەردە و لە بەشەکانی کە وەرناگیرەوە ئەم کۆمەڵە کێشە و گرفتمە بۆ چارەسەر ناکەن بە ڕێژەیەکی بەرچاو کەمی کردووە بەڵام گرفتەکە گرفتی عامەوی هەموو شارەکانە وەزیری خوێندنی باڵا وەزیری پەروەردە چ بەڵێنێکی بە ئێوەیە ئەوان لەگەڵمانە بوون وتیان ئەمان مافی خۆتانە حەقی خۆتانە داوای بکەن بەڕاستی ئەمەی کە ئەم منهەجەی ئێوە پێویستی بەوەی کەوا پێایە بچینەوە دانیشتین لەسەر ئەەکەین بەڵام ئەوە مانگێک زیاترە بێ ئێمە نۆی 11 چوین بۆ هەولێر ئەوەن مانگێک و بڕێک ئەکات تا ئێستاکێ بەداخۆتایس هیچ جوابیکە لێ نەگەڕاوینێتەوە ڕاستە بەدەم لەگەڵ نایە ئەڵێ حەقی خۆتە کێشت هەیە بەڵام کە کێشەم هەیە مەفروزە بێن بەدەم کێشەکانمانەوە یعنی من تەلەبەیەکی پۆلی 12 ئێستاکە لە جیاتیەوەی بایکۆتی هەوڵەکانی خوێندن کەم حەزەکەم لە پۆلام و ئیسفادەیەک بکەم من سعاتێک بۆ من زۆرە بۆ ئیسفادە بکەم من پۆلی 12 امتحانی نیشتیمانیم هەیە کۆمەڵی دەرسم لە کیس ئەچێت بەڵام ئێستاکە من هاتوومەتە بایکۆتی هۆڵەکانی خوێنمان ڕاگەیان و تەلەبە ناچێتە پۆلەوە ئەمە لەلایەکەوە زەرەرمانە بەڵام ئەوەی وای لێکردوینکەوە ئەوان خەمساردن بەرامبەر مافەکانی ئێمەش مەجبورین بۆ داواکردنی مافەکانمان بایکۆتی هۆڵەکانی خوێندن بکەین زۆر باشە کاک هارونیان کاک هادی هەر کامێکتان زیاتر لەسەرم بابەتە مەسەلەن خوێندنی ئیسلامی کە پێشتر ئەوەی وەک مامۆستا خۆشتان باسان کرد بۆ خوێندنێکی گشتی بۆمانە ینی ئەم بارگرانیە بە چه ئامانجێکە ینی چه هونەرێکی تا من بێم هەموو وەکوێر خوێندکارێکی ئاسایی ئێوە 6 دەرزەکەی دەبیەکە بخوێن و لە پاڵی شازانە شارەکانی خۆتان بخوێنن ئەمە بە ئامانجی دوورخستنەوە کەمکردنەوەی خوێندکار بۆ بەشانە داخستنی یاخود زەخ زیادکردن لێ بووی تر نەمێنێت ینی ئەمەیە یاخود بەڕاستی نەخێر بە ئامانجێکی زانستی و ئەوانەی کە دەچنە کۆلێژی شەریعە دەبێ هەموو زانستەکانی تر بزانن زیرەک بن هاوشانی ئەو زانستانی ڕۆژ لە خوێندنگاکانەیە دەخوێنرێ بەڵێ لەو ساڵەوە کە ئەم خوێندنگانە چوونە سەر وەزارەتی پەروەردە پێش ئەوە خوێندنگە ئیسلامیەکان تەلەبەیەکی زۆری هەبوو قوتابیانێکی زۆر ساڵانە ڕویان ئەکردە خوێندنگە ئیسلامیەکان بەڵام بەداخەوە لەو ساڵەوە خوێندنگە ئیسلامیەکان تەلەبەی زۆر کەم کرد
بڵێ بە مەبەستی ئەوە ئێستا ناتوانین بەسەرحی بڵێ ئەو مەبەستە بۆ بەڵام ئەنجامەکەی وایە بۆ نمونە برادرم هەبووە لە پۆلی دەبووە لە پۆلی نۆ بۆ پار 9 تەلەبە بوون ئەم ساڵ هەواڵ لێم پرسیێتەوە چەند تەلەبن وتیان ئەم ساڵ 3 تەلەبن 6 تەلەبەی چۆتە بەشەکانی تر ئەمەش لەبەر ئەوەی ئەم بارگرانیە تەلەبەت پێی هەزم ناکرێت واتە چۆن چۆتەوە بۆ نمونە ئێساکە من لە پۆلی با بڵێن دە ئێمە خوێندنی ئیسلامی و 11 لە خوێنی ئیسلامی خوێنم دیسان بۆم هەیە بچمەوە یەکسەر 12 با بڵێن ئەدەبی یان هەر بابەتێکی تلەوانە بەداخۆ ئەوژ یەکێکی ترە لە کێشەکانمان ناخوێندن خوێندکارانی ئێمە کە لە پۆلی 11 بێ یاخۆ لە پۆلی 12 بێ ئەگەر بێ بچێتەوە بەشی ئەدەبی کە بەشی ئەدەبی بە کاملی ئەخوێنرێت ناتوانێت بچێتەوە ئەو بەشە ئەبێ بچێتەوە پۆلی دە دووبارە لە پۆلی دەوە دەست بکاتەوە بە خوێندن مش کێشەیەکی سەرەکی بەڕکاتیشا لێرە منهەجەکەشی خوێندەوە بەڵێ زۆر باشەکە گارون سەبارەت بە زانکۆ ئەهلەکان چی ئێوە دەتوانن لە زانکۆ ئەهلەکانە ئەو بەشانی کە خۆتان دەتانەوێت عەرەبی و قانون بخوێنن بەداخەوە لەوەی ژایمان زوڵمان لێکراوە ئێمە ئەڵێ تۆ خوێنی ئیسلامی ئەسڵەن هەر جواب لێ ناگەڕنەوە ینی خوێنی ئیسلامیان بە شێوەیەک پراوێز خستووە کە نەسەرگ بەشەی زانکۆکان وەرمان ئەگرێت وەزیر تداخل ئەکات و ئیشەکەمان بۆ چارەسەر بکات هەم لە زانکۆ ئەهلیەکان هەم لە زانکۆ حکومەکانیش بگرێت زانکۆی شەریعە بنمونە بێنینەوە کە ئێمە ئەوە شوێنی خۆمانە و شەریعە خوێن و بەحساب ئەچینەتان چەند بێ لە بەشی شەریعە وەردەگیرێت بەڵێ نمرەکە دەبێت چەند بێ لە 6 وەرئەگیرێت پارالێلیشی هەیە بەڵام بەداخەوە لەوێش بە شێوەیەکی زانکۆلاین نییە تۆ بە شێوەیەکی لێژنەیەکدا ئەنیشێت مقابلت ئەکات ئەگەر تۆی بەدڵ بوو وەرد ئەکرێ سەرچاوی تۆشی بەدڵنەوە بچیتە ماڵە چونکە هیچ بەدیلەیەکەی نیە تۆ بە سەنا شەریعە وەردەگرێ بەدڵی بوو وەرد ئەگرێ بەدڵی نەبوو ئەچیتە ماڵەوە ئەویش هەفتەی پێشوو ناوی تەلەبەکان هاتوونەتەوە ئەوانەی کە مەکتەبی ئیسلامیەکان ناخوێندووە هەفتەی پێشوو ناویان هاتووەتەوە لە کاتێکە مەکتەبەکانی کە زانکۆلاین فترەیەکی زۆرە بڵاو کراوەتەوە بەشەکانی کە هەمی تەلەبەی وەرگرتووە بەڵام شەریعە بەداخەوە تازە تەلەبەکانی داخڵە بێت هۆکاری چییە؟ ئەمشە هەر نەزانم هۆکارەکەی بگەڕێنەوە بۆچی بۆ خەمساردی بۆ ئیهمالکردنی مەکتەبی ئیسلامیەکان 1000 خوێندکار هەیە و چل خوێندگاتان هەیە پێمەڵی کوردستانیان لە سلێمانیە خوێندگاکان لە هەرێمی کوردستان 43 قوتابخانە هەبوون بەڵام بەهۆی ئەم کێشە و گرفتانەوە کەمی و قوتابیان و چارەسەر نەکردنی کێشەکانمان قوتابخانەکان ڕێژیان کەمی کردووە بۆ 21 قوتابخانە یعنی بە نیواونی و کەمی کردووە یعنی ئەمە بێش جێگەی پرسیارە هەم بۆ وەزارەتی خوێنی باڵا هەم بۆ وەزارەتی پەروەردە هەم بۆ لایانی پەیوەندیدار ئەم قوتابخانانە بۆ ئەوە کەمی کردووە منهەجەکەت سەقەتە بەشەکەت زەختی لەسەرە کێشەی تەلەبەت چییە؟ ئەی من تەلەبە بە ڕێژەیەکی بەرچاو کەمی کردووە ئەوانیشی لەم بەشن بۆیان هەزم ناکرێت یعنی تۆ لە هیچ شوێنێکی دنیا نهاتە تۆ 18 مادە بخوێنی لە ساڵێکە یعنی هیچ لە معلوم نابێت ناتوانێت زەڵتی ژیان بکەیت کاکاتی زۆر جار زڵمێک لە من خۆم گوێم لێ بۆ بەڕاستی زۆرمێک لە خوێندکارانی خوێنی ئیسلامی دەکرێت ینی بە تەشیرکردن پێیان ئێوە ناتانەوێت یان ناتوانێەوە تانی خوێندنی نۆرمال تەواو بکەن و ناتانوێت تحانی نیشتیمانی بکەن و بە جۆرێک ئەمە خۆت زیینەوەیە لە خوێندنیان ئەو خوێندکارانەی زیرەک نین دەچنە ئەوێ یاخود بەشەکانی تر بەداخەوە کە پێم وایە خۆی ئەمە ڕێچکە ڕاستەکەیە کە تۆ لە سەرەتاوە ئەو پسپۆڕی کە ئەتوێ وەری بگریت بەڵام یعنی هەوڵتان داوە بە شێوەیەکی زۆر جدی بەڕاستی بگاتە لای هەموو لایەک ئێستا ڕەنگە منیش خۆم نەمزانی بێ کە ئێوە هەموو منهج لە پاڵ خوێندنی ئیسلامیە کامل منهجێکی یعنی هەر تەلەبەیەکی پۆلی ئەدەبیت لە قۆناغەکانی تر و لە پاڵیشا کۆمەڵێک زانستی شەرعی دەخوێنن واتە بەجددی کارتان کردو بووی خەڵک ئیتر لەمە تێبگایە بەتابەت مەبەستم لایەنە پەیوەندیدارەکانەوەی کە لە لژنەی پەروەردە لە پەرلەمان لە حکوومەت لە وەزارەت کە ئێوە هیچ کێشەیەکتان یانی ڕێک هاوشانی پۆلەکانی تری ئەدەبی دەڕۆن بەڵام ئێوە ئیزافەیەکیشتانەیە کە مەسەلەن زانستی شەرعی دەخوێنن لەگەڵ ئەوەی کە ئەم مادەکان ئەخوێنین زانستی شەرعیش ئەخوێنین تەلەبە ئێمە کێشەی نییە زانستی شەرعی ئەخوێن ئەمە خۆی بەشەکەی کە بەویستی خۆی هاتووتە ئەم بەشەوە بەڵام ئەوەی کە بارگرانی و زیادەکەی لەسەرمان ئەم بەشەی ترێتی چونکە قوتابی هەچەنە زیرەکیش بێ هەچەنە توانای باش بێت کە مادەیەکی زۆر ئەبینێت چۆن ئەڵێ ورەی ئەڕوخێەوە بۆ نمونە ئێمە دەرسی وانەکانی کۆمەڵاتی کە سێ بەشە جوگرافیا ئابووری مێژوو ئەم سێ بەشمان هەیە
لە ڕۆژی تاقیکردنەوە ئەمەش گرفتێکی ترمانە هەر سێکی لە یەک ڕۆژە ئەکەین کە لە کاتێکە قوتابی پۆلی دوانزەی ئاسایی ئەمە لە سێ ڕۆژی جایە ئەکە لە سێ ڕۆژی ئەمە گرنگە ینی هەموو ساڵێک خوێندکارەکانتان وایە لێت ئەگەر تۆزە لەوە ڕوونکردنەوە لەسەر و تاقیکردنەوە بدەیت کۆمەڵاتی هەموو ساڵێک ئاوا سێ تاقیکردنەوە لێ هەموو ڕۆژێ هەموو ساڵێک ئەمە ئەکرێت بە وەزیرمان ڕاگەیان وتومان ئێمە ئەم بەشانەمان ئەم وانەمان ئەم سێوانە لە یەک ڕۆژە ئەیکەین ئەوژوتی لێتان ڕائبینین وتم لێ ڕابینینی چی کەمترین دەرەجە بێت لەو بەشەیە لەو دەرزەیە چونکە سێ دەرز لە یەک ڕۆژە زۆر قورسە لە کاتێکیشە هەر سێ سەعاتە کاتەکەشی زیاد ناکرێت هەرسێکی سێ ساعتیشە هەرسێکی لە سێ سەعاتە جوابێتەوە بەڵێ لە کاتێک ئیمتیحانی وەزاری خوێندنی ئیسلامی سێ تاقیکردنەوە لە یەک ڕۆژ ئەنجامەدەن هەر بەو کاتەشی کە بۆ یەک هەر بەو کاتێکی کاتێکی ئاسایی کاکەوە ئەلانی شەڕیان لەگەڵ کردو بە خۆتان نەزانیم هەر لەسەر ئەوەژە ئوستاز ئێمە کە لە کاتی تاقیکردنەوەگەنا ئەو گرفتانمان بۆ دروست ئەەکەن لە هەرێمی کوردستان و لە وڵاتانی دەرەوەیش قۆناغی 12 تەواو ئەەکەیت تۆ ئەبێ مەفرۆزە هەموو پرسیارەکان بنە هەڵبژاردن بێت بەڵام بەداخەوەی خوێندنی ئیسلامی ئەکسەریەتی بەنووسینەکیە زوڵمێکی گەورەی لە قوتابی یانی تۆ لێژنەیەک تەصیحی ئەم پرسیارانە ئەکات ئەکرێ ئەسڵەن لەو کاتە جەوی نەبێت ئەسڵن تااقەتی نەبێت بە وردەکاری تەواوەتەوە بە دوای ئەم وەڵامی توای بگەڕێ بزانە وایە یان وانە ئەمەش ئەبێت ئەخۆی ئەوەیەوە لێرەژ ئەم مافمان بخورێت لە هەموو شوێنێک هەڵبژارنە بەڵامی ئێمە نووسینەکە حتا بە نمونە ساڵی پار وانەی فقه بای سێ پرسیاری هەڵبژاردن بووە ما باقی نووسینەکی بووە لە کاتێکا دەرسەکان قورسن زۆرن لێرەژ زەختێکی گەورێ زەختێکی زۆر بەجددی من تۆزێک فێق بە ڕاست و هەڵە جواب بدرێتەوە ڕەنگە مەجبور بێ باڵبژاردن زانستی فێقی ڕەنگار لازم بێ بە نووسینی بێ باش ئەگەر قەزی ئەوە بێ بەس لە بەرگی کتێبەکە بەس کتێبەکە نەکەیتەوە بەس لە بەرگەکەیە من کە تەلەبەیەکیشم ڕەنگە ئاسم بەو شێوەیە نەبێ من 5-6 هەڵبژاردن بۆ ئێنمەوە ینی مەجای هەیە بەس تەنها وانەیە حیفزمانەیە کە ڕەنگە شیاو نەبێ بۆ هەڵبژاردن کە قورئانە بۆ نووسینەکەی نووسی بەڵام ما باقی دەرسەکانی کە ئەتوانی هەمیگەی بە هەڵبژاردن ینی هەر لە بەرگی کتێبەکەیە من 5 هەڵبژاردن بۆ ئێنمەوە بە اختیاری باشیشەوە کاگەڕون هەرچەندە زۆرێک لە بەشەکان لە ئێستادا کە تەواویشی دەکەن هەلیکاریان یاخود دانامەزرێن بەڵام ئێوە لە چ بوارەکە دەتوانن ئیش بکەنەوە هەلیکارتان لە چ بوارێکدا دەبێت بۆ مەسلەی دامەزراندن ئێمە کە زانکۆی شریعەت تەواو بکەیت ئەوانەی کە خلیجن لەم بەشە بەداخەوە هەر بۆ ئیشی ڕۆژان سیفێک دانی لە دوکانێک لە کۆمپانیایەک کە ئەڵێ شەریعەی ئێتر پشتگوێ دەخات ئەمیشە جێگەی پرسیارە بۆ خوێنی باڵا کە ئەم بەشە بەم شێوەیە پراوێز خراوە بەداخەوە تا بەشەکانی لوغای عەرەبی و بەشەکانی کەوە سابێت هیچ تەلەبەیەکی شریعەتدا نامەزرێت مەگەر ئەوان نەمێنێن لە بەدیلێکە ئەویش لە دە تەلەبەیەک خلیجێک هەر بەڕاستی یانی ئەگەر خوێندکارێک لە خوێنی ئیسلامی ئێستاکە بنووە پێوانی پۆلی 12 12ەکە بچنە کۆلێژەکانی لغات بەشی عەرەبی یاخود قانون بەو پاشخانە معریفی و زمانەوانی و عیلمی کە هەتانە بەراورد بە خوێندکارێکی تریانی لەگەڵ ئەو پەڕی ڕێزم ینی فجیاوازیەکە پێم وایە بێ زۆر ڕەنگەوە زۆر سەرکەوتوتر بن من خۆم قسم لەگەڵ ڕێز قسمی بەشی لغات کردووە زانکۆی سلێمانی خلاسان قسم لەگەڵا کردو ئەڵێ بۆی ئەو ئەفزەڵیەتترە ئێمە ئێوە بنچینەیەکی باشتان هەیە هێناوتانە لە سەرەتاوە ئێوە عەرەبێکی باش ئەزانن بۆ ئێوە لە پێشترن بەڵام ئەمە تەنها قسەیەکە و نەبوو بە کتاب و نەبوو بە کردار کە ئێتە سەر وەرگرتن ئەڵێ ئێمە بەداخەوە تەلەبەی شەریعە وەرناگرن لە کاتێکا بە بڕیاری وەزاریش 105 کورسەکانی زانکۆ بێ بۆ خوێنی ئیسلامی بێت زۆر باشە کەواتە کاکاتی دەرفەتمان زۆر کەم ماوە کۆتا پەیامتان ئەو داواکاریانی ئێستا کاتی تاقیکردنەوە گرفتان هەیە منهەجەکەتان یا لابەنیان ئەگەر هێڵنەوە لە بەشەکانی تر وەربگیرێن کۆمەڵێک بابەتی تر هەمووتان کردوتە یاداشتێک یا خود داواکارێک بۆی بتوان بەباشی بە جوانی بەڕێکی داواکاریەکانتان بگات پەیامی کۆتاییتان ئێمە یاداشتمان کردووە هەر یاداشتەکانش ئەو کاتێککە چونە هەولێر یامان نەدەستی وەزیری پەروەردە وەزیری خوێندنی باڵا ئەندام پەرلەمانەکان یعنی سەردانی هەر کەسێکمان کردووە یاداشتمان پێیاون کە داواکاریەکانمان چین و ڕۆن و ئاشکرایە یەک قسەی کۆتایی عفو لە کۆتاییشە هیچ قوتابێکی پۆلی 12 پێ خۆش نییە لەم کاتەدا کاتی خۆی بفەوتێنێ کە
بایکۆتکردن بێ بە سەردانی لایەنەکان بێ هەموو پۆلێکی 12 حەز ئەکا لەم کاتەدا خەریکی دەرزوانەکانی خۆی بێ حەز ئەکا لە ناو پۆلا بێ ئێستا ئێمە بەڕاستی دڵمان ژان ئەکا کە پۆلەکانمان بە چۆڵی ئەبینین بەڵام ئەمەش نەخۆشی هەتاوکو ئازاری نەبێ هاواری لێ بەرز نابێتەوە ئێمەش ئازارەکانمان زۆری بۆ هێناوین بۆیە کە بایکۆت و ئەمەمان کردووە کاگەرم تۆ پامێکت هەبێ لە کۆتایە وڵای لە کۆتایە داواکارن لەلایەنی پەیوەندیدار بەجددی بێنە سەر خەت ئێمە بایکۆتی هۆڵەکانی خوێندنمان کردووە و تا کۆتاییم هەفتە داواکاری بەدەم داواکارمان چوە ئێمە تەلەبەی پۆلی 12ین نمونەی خۆمان بینینەوە کە دەرسەکانمان ئەفەوتێ بەڵام ژە کادی وتی زۆرمان بۆ هاتووە بۆی داواکارین بینە سەر خەت داوایەکی شەرعی ڕەوای خۆمانە کە بەڕاستی کۆمەڵی زوومستەمان لێ ئەکرێت هاتوو دەبینە قاقەمان بۆی داواکاری ئەم کێشانمان بۆ چارەسەرکەن هەمە هەر ئەم ساڵیش نییە ساڵانی پێشویش هەوڵمان یاوە هێداشتوتە لای وەزیر لای لایەنی پەیوەندیدار بەڵام بەداخۆیش ئیسیجابەیەکیان نەبووە بۆیە لێرەوە داوا لە هەردوو وەزیری پەیوەندیدار کاک دکتۆر ئارام و کاک دکتۆر ئالان بەجددی بێنە سەر خەت و بڕیارەکە بنیان یەک بڕیاری بەسیتە تۆ ئەمە متەلەوە بۆ خیتە قەلەقیەوە لە کاتێکە خوێندکاران کێشەی لەمە گەورەتر چارەسەر کراوە خوێندکارانی پۆلی 12 داوای چاکردنی دەرەجیان کرد ئەوەیان بۆ کرا خوێندکارانی زانکۆ داوای گەڕانەی دەرماڵەیان کرد ئەمەیان بۆ کرابوو دەرماڵە شمولیەوە ناکە کاتێک لەسەر بە وەزارەتی ئەوقاف بووین خوێنە ئیسلامیەکان دەرماڵیان ئەوانەی دەرەوەی شارنەوەی ناو شار و هەیان بوو بەڵام کە چۆ سەر وەزارەتی پەروەردە ئەوەشمان نەما زۆر باسی ئەوەکەن ئەوە ئەو کێشە گەورانە چارەسەر کراوە لە کاتێکی کێشەکان ئێمەش ئەتوانین بە یەک ئیمزا چارەسەر بکرێت یاخود ئەوەیە خوێندنی ئیسلامی ئەخوێنن ئەم مادانی تر لابن یاخود ئەوەیە کە لەپاڵ ئەماکە ئەمە ئەخوێنەوە ئەم بەشانی تر بکرێتەوە زۆر باشە بە هیوای چارەسەرکردنی کێشە گرفتەکانتان بە زووترین کات ئینشاءڵڵا زۆر سپاسانەکەی زۆر بەخێر بن کاک هادیە و بەکر و کاگار و زۆرام نوێنەری قوتابیانی خوێندنگەی ئیسلامیەکان سوپاس بۆم دەرفەتە زۆر سپاس بۆ ڕخسان لە ئازان و خۆشەویستان دەچینە لای ناوڕێک و دێنەوە لاتان تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام یەکێک لە خواردنەکانی سەفرەی کوردی برنجی ڕووبهەنارە خواردنێکی زۆر بەچێژ و بەتامە چەندی لێ بخۆی لی تێر ناخۆی برنجی ڕۆبەنار زۆر خۆشە خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێت برنجی مەحموود کام شیر باشترینە بۆ کۆرپەکەم شیری دایک باشترین و پارێزراوترین سەرچاوی خۆراکیە بۆ کۆرپەکەت بەڵام لە هەندێک باردا دایکان ناتوانن شیری خۆیان بدەن بە منداڵەکانیان بۆیە من پێشنیاری شیری کۆنفیلاک دەکەم وەکو تاکە جێگرەوەی شیری دایکان کە لەلایەن فۆنتێراوە بەرهەم دەهێنرێ کە شارەزایی زیاتر لە 50 ساڵیان هەیە لەو بوارەدا ئایا کۆنفیلاک گونجاوە بۆ گەشەی کۆرپەکەم بە دڵنیاییەوە کۆنفیلاک سەرجەم سەرچاوە گرنگەکانی خۆراکی تایە بۆ گەشەی سروشتی منداڵ و بەهێزبوونی ماسوولکە و چاو و ئێسک و گەشەکردنێکی ئاسایی مێشک ئەتوانی نمونەیەکی تاقی بکەینەوە بێگومان ئێوە دەتوانن نمونەی شیری کۆنفیلاک تاقی بکەنەوە و ئەنجامە سەرسوڕهێنەرەکانی ببینن شیری کۆنفیلاک تاکە شیری جێگرەوە دوای شیری دایکان دەوڵەمەندە بە ئۆمیگا 3 ئاسن پۆلین و ڤیتامین و کانزاکان و سەرجەم سەرچاوە خۆراکی گرنگەکانی گەشەی کۆرپەلا کۆنفیلاک یەکەم شیر دوای شیری دایک کارگێ ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە کارگێ ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگێ لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی حەوت بڕوانەمی گیانی و نێودەوڵەتی ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام دووبارە سڵاتان لێبێت دازان و خۆشەویستان هەوڵ دەدەین لە ڕێگەی پەیامنێرانمانەوە زانیاری لە بەشێک لە شار و شارەشەکان بۆ ئێعزیز بگوازینەوە کە بزانین زانیاریەکان چین لە شارەکاندا پێم وابێت ئەمڕۆژ دووبارە بەشێک لە قوتابیان گوتبوونەوە ئەنجام دەدەن بۆی کە
داواکارەکانیان جێبەجێ کە نزیک بە مانگێک دەبێت قوتابیان لە شەقامەکاندا داوای مافەکانیان دەکەن داوای دەرماڵەکانیان دەکەن ئەمڕۆژ لە بەشێک لە شارەکان قوتابیان دووبارە دەبنەوە و دایانوێت داواکارەکانیان بگەێنە لایەنە خوێندیدارەکان ئەگەر پامێرانمان ئامادە بن دەچینە پارێزگای هەڵەبجە ئەگەر پامێرمان سامان ئامادە بێت بزانین دوایین زانیاری و چالاکیەکان چین لە پارێزگای هەڵەبجە. بەڵێ دیارە وەک هاوکارم باسی کرد هەوڵ دەدەین کۆمەڵێک زانیاری تام بۆ بگوازینەوە دیارە هاوکارمان سامان ئامادەنیە دەچینە پارێزگای سلێمانی لێرە ڕامیار لەگەڵمانە بێ ڕامیار سڵاوت لێبێ چالاکیەکانی ڕۆژ لە سلێمانی چی دەبزەرێت. ڕامیار سڵاوت لێبێ گوێت لێمانە بەڵێ بەڵێ شوان سلااوان لێبێت بەیانیتان باش دیارە بۆ ڕۆژی دومە لەسەر یەک خوێندکارانی خوێندگەی ئیسلامیەکان لە بەردەم نووسنگەی سلێمانی پەرلەمانی کوردستان گربوونەوە ئەنجامەدەن دیارە داواکاری ئەوان وەکو پێشتریش لە میوانەکانەوە پرسیاتان کرد باسییان لەوە کرد کە داواکاری ئەوان ئەوەیە کە ئەو بەشە وێژەیانەی کە دەیخوێنن 5 وانە وێشەیە ساڵانە دەیخوێنن لە پۆلی دوانسەی وێشەیی دیارە ئەوان دەیانوێیان ئەو وانانیان بۆ لا ببرێت یاخود ینی لە بەشەکانی دیکە وەربگیرێن جگە لە شەریعە چونکە کە ئەمان لە پۆلی دوانزە خوێندن تەواوەکەن تەنها دەتوانن لە شەریعە درێژە بە خوێندن بدەن. پێشتر وەزارەتی خوێندنی باڵا وەزارەتی پەروەردە ینی قسەی لەم بارەیەوە کردبوو وەزیری خوێندنی باڵا باسی لەوە کرد کە کێشەی ئەوان لای وەزارەتی پەروەردەیە بەڵام لیژنەی پەروەردە لە پەرلەمانی کوردستان دەڵێت کێشەکە لای هەردوو وەزارەتە دەبێت هەردوو وەزارەت ڕەزامەندی دەربڕن لەسەر ئەوەی کە ئەو خوێندنگانە ینی ئەوانی کە پۆلی دوانزە تەواوەکەن بتوانن لە هەردوو بەشەکە ینی جگە لە شەریعە لە بەشی دیکە ژوەر بگیرن نەچمە لای بەشێکیان بۆی خۆیان خستن بۆ بکەن سڵاو لێبێ دوێنێ ینی ئەندامێکی پەرلەمانی کوردستان باسی لەوە کرد کێشەکەی ئێوە بۆ ساڵی ئایندە چارەسەرەکرێت کەواتە کێشەکە چارەسەرکە ئێوە بۆچی خۆپشاندان بەڵێ کێشەکە ئەوەی کە ئەڵێن چارەسەر ئەکرێ تاوەکوی ساکە بە هیچ بڕیارێکی تەواوەتی بە هیچ کتابە پێمان نەگەیشتووە بەڵام ئێمە وەزارەتی پەروەردە خۆی 6 ساڵە ئەم منهەجەی داناوە بۆ ئێمە من خۆمیکێکم لەو تەلەبانەی کە ئیمساڵ پۆلی 6م لە پۆلی 7ەوە ئەم منهەجە ئەخوێنم تۆ کە ئەم منهەجە و داناوە لەم بەینا کەسێکی وەکو من ئەبێ بە قوربانی تۆ ئەم منهەجە و داناوە من ئیمساڵ تەواوی ئەەکەم و بەڵام لەو لایشۆ بەشەکانی تر وەرم ناگرێ بەشەکانی تر وەرم ناگرێ و دەرزەکانیشم بۆ کەم ناکەیتۆ من ئەبێ لەم بەینا چارەسەرێکی هەبێ بۆ کەسێکی وەکو من کەسێک کە ئێمە چەند ساڵ ئەم منهەجە ئەخوێنین تۆ کە منهەجەکە و فەشەلی هێناوە و منهەجێکی سەقەت بووە ئەبێ چارەسەرێک هەبێ بۆ ئەم خەڵکەی تر لە پۆلی چەنەوە ئێوە ئەو وانە وێژەیانەشە خوێنن لە پاڵ دەرسی ئیسلامی من ئەو ساڵی کە من ڕۆیشتومەتە پۆلی 7 ئیمساڵ کە پۆلی 6م لەو ساڵەوە دەرسەکان زیاد کرا و خراوینە سەر وەزارەتی پەروەردە لەو کاتەوە دەرزەکان ئەخوێنین و بەڵام تاوەکوی ساکێ هیچ تەلەبێک لەو کاتەوە نەگیراوە و لە بەشەکانی تر دەمەوێت لە تۆش بپرسیانی باز لەوە بکە ئێوە ئێستا برادەرەوتی هیچ کتابێکمان بەدەست نەکەیش و ئەگەر کتابێکی ڕسمیتان بەدەست بگات بۆ ساڵی ئایندە ئەو کێشێتان بۆ چارەسەر بکرێت ئێوە ئامادەن بایکۆت بشکێنیان ئێستا بایکۆتان بایکۆتمان کردو بەڵە برای بەرزم بەڵام بۆ ساڵی نوێ خوێندن دەردی چۆن برای بەرز مامەژی پێیان وەکو قوربانێک دەورە بینین عنی ئێستا ئێمە ئەم بڕیارانە پۆلی دوازن کۆتا ساڵمانە مەگەر خۆمان بێڵینەوە بە بڕیار شمولمانەکە ئێمە لێرا چی بکەین خۆت یعنی ئێسمایان خۆمان بێڵینەوەیان بڕیارەکان شمولمانکەوێن دەرزمان بۆ کەم کردوان وەرگیرن لە کۆلێژەکانیکە چۆن دەرسەکان کەم دەرزەکان کەم کردن ببرێنیا کەم بکرێن مامۆستا برای بەڕێزم چونکە ئێمە لێرە 12 دەرزە خوێنین بێژگە لە ئینەکان یعنی ئێمە وێژەیەکان بەڵێوان ئیسلامیەکان و هیچ خۆمان چونکە ئیسلامی خوێندەکەمان بەس وێژەیەکان زەڕوو نییە بۆ ئێمە یانەوە تا لە کۆلێژەکانی کە وەرگیرین یانەوە تا ئەوانەمان بۆین کرێت ئیمتیحانەکانیش بەشێکی یعنی بەڕاستی زۆرینی نووسینەکیە کە تەلەبەکانی کە هەڵبژارنە بۆەوەن بۆ ئێمە نووسینەکیە خۆش سپاس بەدرخانیش لێرێ ئەندامی پەرلەمانی کوردستان ئەو لەگەڵ ینی هەم وەزیری خوێندنی باڵا هەم پەروەردە قسەیان کردووە بۆی کە بزان ئەم کێشەیە چۆن چارەسەر دەکرێت بەدرخان سڵاو لێبم ینی بە منەوێتەوە دوێن ئەگەر بیتە ئێرە سوپاسەکە بە منەوێت کە ئەم کێشە خەریکە چارەسەرەکرێت بۆ ساڵی ئایندا بەڵام ئەوان دەڵێن هیچ نووسراوێکی فەرمیمە بەدەست نەگەیشتوە کەی ئەو نووسراوە لە وەزارەتی خوێندنی باڵا و پەروەردەوە دەرەچێت بۆی کە ئەمان
ینی بایکۆت بشکێن و کێشەکان چارەسەر بەناوی خۆی بەخشندە میهرەبان بالتأكيد طبعا هەموو ڕێکارێکی داری مەفروزە بە کتابێکی ڕسمی بوونی هەبێ ئێمەش تقریبا هەرەوە بەزارێکی کۆڵادین بۆ مەسیر و مستقبلی ئەم خوێندکارانە کە مافێکی خۆیانە کە داوای مافی خۆیان بکەن بێگومان هەردوو وەزیری پەیوەندیدار ئامادەی خۆیان دەربڕی و داواکەشیان بە داوایەکی ڕەوا حەق زانیوە سەبارەت بە نووسراوێکی ڕسمی بۆیە جارێ ئەو نووسراوە ڕسمیە نەهاتۆتە بوون ئێمە چەند هەنگاوێکمان ناوە هەنگاوی یەکەم وەکو وتمان یاداشت و پرسیار و بە هەمان شێوە بەڕاستەخۆ سەردانی هەردوو وەزیری پەیوەندیدارمان کردووە لە دوای ئەوە چەند پەیوەندیەکی تەلەفۆنی و چەند مەوعید وەرگرتنێک بۆ ئەوەی کە چۆنەڵی بابەتەکە بگەینە کۆتا بەڵام بەداخەوە لەبەرەوەی هەندێک بابەتی هەستیار لەم خلالی مانگ و هەفتەیە دروست بوو کە ئێمە یاداشتەکەمان ناو سەردانی وەزیری پەیوەندیدارمان کردووە ئەو شتە هەستیارانەوەی لێکرد ئەم بابەتەی ئەوانی تۆزێک چۆنەڵی پاش خست یاخود پشتگوێ خرا یاخود دەڵێم چۆنەڵی ئەوانە بەناگرنگ سیرکران بۆیە ئێمە بەردەوامی لەو ڕۆژۆ حتا ئەم ڕۆژ لەسەر خەتی لەگەڵ وەزیری پەیوەندیدار تاوەکو بۆیان ئەکری ئەوان داواکاری خوێندکاران ئەوە مانگ و شتێک تێپەڕەبێ ئەوان دوو مانگە داواکاریان داوەکەن ئەم ساڵ ئەو بڕیارە دەرەچێت لە وەزاری پەروەردەخوێنی بەڵێنیان بە ئێمە داوە ئەم ساڵ ئەوە کە ڕابردەوە هیچ بەس بۆ ساڵی ئایندا کاتێک کە فۆرمی زانکۆلاین پەڕەکرێتەوە بەڵێنیان پێداوین کات چوانی خوێندنگە ئیسلامیەکان لە بەشەکانی تریش وەربگیرێن تایبەت قانون و زمانی عەربی کەیتر ئەوان لەو بابەتە زۆر دەوڵەمەند دیارە ئەو قوتابیانی کە خۆپشاندانیان ئەنجام داوە بایکۆتیان کردووە قوتابیانی خوێندنگە ئیسلامیەکان ئەوان دەڵێن ئێمە تەنها بە بەڵێن ڕازی نابین دەمانەوێت ئەو قسانی کە کراوە ئەو بەڵێنانی دراوە بکرێن بە کردار و لە هەمان کاتدا بکرێن بە بڕیار ئەمان بڕیارەکە ببینین تا ئەو کاتەی بڕیارەکە نەبینن درێژە بە خۆپشاندان و ناڕزاتیەکانیان دەدەن و کردبوونەوەکانیان بەردەوامی دەبێت بەڵێن زۆر سپاس بۆ پەیامێرمان ڕامیار عوسمان لە سلێمانی و لەگەڵمان نبووی دەچینە پارێزگای هەڵەبجە بزانین دوایین زانیاری چالاکیەکان چین لە هەڵەبجە پەیامێرمان سامان فەتاح وەردەگرین سامان سڵاوی خوا لەبێت و زانیاری چالاکیەکان چین لەوێ سامان ئەگەر گوێبیستی دەنگی ئێمە بیت بەڵێ دیارە لە پارێزگای هەڵەبجە وەک لە دیمەنەکانە دەرکەوت هاوکارمان سامان فەتاح لە ناوە پۆڕایی خوێندکارانی ناڕازیە لە بەردەم کۆلێژ و پەیمانگەکانیانە داوای کۆمەڵێک مافی خۆیان دەکەن لەوانە خەرجکردنی دەرماڵی ماگانە بۆیان و هەروەها نۆژەنکردنەوە و ڕێخستنەوەی بەشە ناوخۆیەکان و دابینکردنی گەرمکەرەوە و هەروەها کارەبا و کۆمەڵێک بەرزکردنەوەی ئاستی کوالێتی خوێندن لە ناو زانکۆ و پەیمانگاکان کەمە درێژە دەری هەمان ئەو خۆپیشاندان یا ناڕازیانە بوو کە ماوەیەک لەمەوە بەرهەبوو لەگەڵەوەی کە بڕەبوجەیەک بۆ وەزارەتی خوێندنی باڵا دیاریکرا بەڵام قوتابیان بە دیاریکرایی دەیانەوێت دەرماڵەکەیان بۆ سرف بکرێتە بڕیاری دەرماڵەکە بدرێت نەک ئەو بودجەی کە دانراوە بۆیان لە دانیار لەو خۆپیشاندانی باڵێن گرتبوونەوەی خوێندکارانی خوێنی ئیسلامی لە تایمزاکە نەبینن ناشنەوەمەسیقی نەماوەیانی ئیلاوێت تا دەرماڵێ وەرنەگرنەوە خوێندکاران ناڕۆنەوە بودجەکە دیارەکە بەشی لەوانێت چەند مانگێ بکە بەڵام دەرماڵەکە دەیانێت بڕیارێک بێت کە هەموو قوتابیان تایدا سوودمەند بن دەچمۆلای سامان بزانین دووبارە سامان ئەگەر هەڵ بدەین وەری بگیرین زانین ئەمڕۆ قوتابیان داواکاریەکانیان چی وەلایەن پەیوەنددارەکان چی دەڵێن و ئایا مامۆستایانی زانکۆ پەیمانگەکان تا چەند پشتگیری داواکاریەکانی قوتابیەکان دەکەن لە زانکۆ پەیمانگەکاندا سامان دووبارە سڵاوی خوا لێبێت و گەر ئێستا گوێبیستی دەنگی ئێمە بیت لەوێ قوتابیان بۆچی گربوونەتەوە سڵاوتان لەبێ سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پێیان بێ دیارە ئەمڕۆ خۆپیشاندانی خوێندکاران و قوتابیانی زانکۆ و پەیمانگاکان لە هەڵەبجە دەستی پێکردوێتەوە هاتوونەتەوە سەر شەقام و داوایە واگن کە دەرماڵیان پێ بدرێت لەلایەن حکوومەتەوە
ئەمانە خۆیان دەڵێن کە پێشووتر قسم لەگەڵا کردوون ئەوان دەڵێن ئەو بڕیارانەی کە حکوومەت بۆی دەرکردون دەربارەی خوێندکاران و پاداشتی دارایی و بابەتانە وەڵامیان دەست نەکەوتەوە ئەوە نییە کە ئەوان داوایان کردووە کە دەرماڵەیە لەبەرەوە ئەڵێن بەردەوام دەبن لە گردبوونەوە ناڕزادی تاکۆی کە دەرماڵیان پێدە سڵاوتان لەبێ ڕاستەخۆ لە پەیامەوە لەگەڵتان حکوومەت لە ماوەی ڕابردووە کۆمەڵێک بڕاری دەرکرد دەربارەی ئێوە پاداشتی دارایی و بابەتانە بۆچی ڕازی نەبوون بۆەوە چونکە ئەو بڕیارە تەنها بۆ یەک ساڵ بێت و بۆ هەموو خوێندکارێک نییە ئێمە ئەوەی داوای ئەەکەین دەرماڵەیە بۆ هەموو ساڵەکان و ئەو بڕپارەیە بێ کە بۆ هەموو تەلەبێگەینێک بۆ چەند خوێندکارێک بێت کە پێویستێتی ئەمە وەک خێرێک وایە بەردەوام لەسەر داوەڕەوەکانی خۆتان ئێوە تاکۆی کە حکوومەت بە ناوی دەرماڵەوە دەرماڵەتان بۆ بگەڕێنێتەوە بەڵێ بێگومان ئێمە بە ناوی دەرماڵەوە بۆ هەموو ساڵەکان و بۆ هەموو خوێندکارەکان بێ و خزمەت گوزاریەکانیش کۆمەڵێک پێداویستیمان هەیە لە کۆلێژ لە داخلەکان ئەوانش جێبەجێ بکەن اینجا ئێمە لە خۆپشاندانەوەستین دیارە لە ئێستادا لە بەردەم کۆلێژی زانستە پراکتیکەکانی هەڵەبجەن و بایکۆتی وڵەکانی خوێندنیشیان کردووە لێرە گردبوونەتەوە داوا دەکەن حکوومەت دەرماڵیان بۆ بگەڕێنێتەوە سڵاوتان لەبێ وڵات دیارە ئێمە چەند خەریکە ماوەی مانگێکە لەسەر جادەین داوای مافی خۆمانەکەین داوای زیاترمان نەکردووە داوای دەرماڵاکەین یعنی کە ئەو بڕیارەش درراوە دەرماڵە نیە ئێمە قبوڵی ناکەین قسە بۆ کەسێ ناکەن کە تێنەگا چکە دەرماڵە شتێکە مافی خۆمانتان نێگەڕێنەوە بۆمان ئێرە چۆن لاکەین دەرماڵە داواکاریەوە باشکردنی بەشە ناوخۆیەکانە تا چەند بەشە ناوخۆیەکانتان باش کراوە وڵی تقریبا یعنی ئەوە مناڵی خۆیان ناتوان لەو شوێنانەیە بژن یعنی هیچ خزمەت گوزاریەکی تیانە نە ئاوی گەرم نە کارەبان نە ئینتەرنێت هیچ شتێکی لێ نییە داواکەن لەگەڵ دەرماڵەیە ئەوەشمان بۆ چاکن بەڵێ دیارە وەک دەبینین لە ئێستادا گردبوونەوەی و ناڕزایەتی وە خۆپیشاندانی خوێندکارانی زانکۆ و پەیمانگەکان لە هەڵەبجە دەستی پێکردوێتەوە هاتوونێتەوە سەر شەقام داوا دەکەن ئەوانەی ئەو بڕارانەی حکوومەت لە ماوەی پێشووترا دەربارەی قوتابیان داوێتی گەڕانەوەی دەرماڵە نییە بەڵکو دایانەوێ ساردیان بکاتەوە لە خۆپیشاندان و گردبوونەوە ناڕزایەتی ئەمان دووپاتی دەکەنەوە کە لەسەر شەقام دەمێننەوە تاکۆی کە حکوومەت ناچار دەکەن دەرماڵیان بۆ بگەڕێنێتەوە لە بەروی مافێکی ڕەوای خۆیانە و لە ساڵی 2014ەوە بڕاوە زۆر باشە سامان ئێستا لەو گردبوونەوەی ئەوە بەردەم زانکۆی هەڵەبجە یاخود زانکۆ پەیمانگەکان هەردووکیان پێکەوە گردبوونەوە ئەنجام دەدەن لە ماوەی ڕابردوودا بە شێوازی جیاجیا خۆپیشاندانیان ئەنجام دەدا دانیار لە بەردەم زانکۆی هەڵەبجە و لە بەردەم کۆلێژی زانستە پراکتیکەکان و پەیمانگای تەکنیکی هەڵەبجە لە هەردوو شوێنەکە گردبوونەوە ناڕزایی قوتابیان و خوێندکارانی زانکۆ پەیمانگەکانەیە لە ئێستاشدا لە بەردەم زانکۆی هەڵەبجە خوێندکارانی ئەو زانکۆی هاتوونەتە دەرەوە لە بەردەم زانکۆکە داوامی زانکۆکەیان ڕاگرتووە لە ڕێگە نادەن هیچ جۆرە ئۆتۆمبیلێک داخلی ناو زانکۆکە بێەوە فەرمانبەران بایکۆت ناچار بە بایکۆت کردووە لەبەرەوە ئەوانش لەوێ لە بەردەم زانکۆکە من لە ئێستا لە بەردەم کۆلێجی زانستە پراکتیکەکانی هەڵەبجەن قوتابیانی کۆلێژەکان و پەیمانگای تەکنیکی شەقامی سەرەکی دانیارامان دەڵێن دانەوێ بە شێوازێکی مەدەنیانە دانەوێت داواکاریەکانیان بە شێوازێکی مەدەنیانە بگەێنن و لێرە دەمێننەوە لە بەردەم کۆلێژەکان وەک دەبینێن ئێرە کۆلێژی زانستە پراکتیکەکانە نایەنەوەی جۆرە شەقام و ڕێگە لە هاوڵاتیان بگرن بۆیە دەڵێن لێرە بەردەوام دەبن تاکۆی کە حکوومەت دێ بەدەم داواکاریەکانیانەوە زۆر سپاس بۆ پەیامێرمان سامان فەتاح لە هەڵەبجە لەگەڵمانەوەیت بەڵایزان بە هیوای چارەسەرکردنی کێشە و گرفتی خوێندکاران و خوێندکارانیش هیواداری نمونەیەکی هەمیشە هەر جوان بوون بە جوانی بمێننەوە وەروها و داواکاریانشیان بۆ جێبەجێ بکرێت ئازیزان لە بەشی دووهەمی بەرنامەکەمانە باس لە ئەو کللتورە نامۆیانە ئەو دیاردە نامۆیانە دەکەین هێنراونەتە ناو کۆمەلگای کوردی و هەروەها دوورکردنەوە یاخود دوورخستنەوەی کۆمەلگا لە کۆمەڵێک کولتوری ڕەسەنی جوانی کوردەواری جاگەر لە جلوبەرگەوە بێ بۆ هەڵسوکەوت و مامەڵە و تەنانەت خواردنیش تەسیری لێکراوە بە هەموو شێ کولتوری نامۆ هاتۆتە ناو کۆمەلگاکەمانەوە میوانداری خانمێکمان کردووە یاساناسێک چالاکەوانێک بۆ قسەکردن لەسەر کولتوری ڕەسەنی کوردەواری و هەروەها ئەو کولتورە نامۆیانە دێنە ناو کۆمەلگای کوردیەوە بە جلوبەرگێکی ڕەسەنی جوانی کوردەواریەوە خاتو شەمسە سعید یاسانا زۆر بەخێربێی زۆر سپاس بۆ ئێوە سپاس بۆ بەرنامەکەم زۆر سپاس کاکدانیان وڵا پێشەوەی بچمە ناو بەرنامەکەەوە گەرەسە خاتونێک
ئەو کللتورە نامۆیانەی هاتوونەتە ناو کۆمەلگا گەرێسە خۆزگا دووسێ خاتونیان گەنجی ترمان لێرە هەبووایە هەر پێم و تۆزانی کۆڵوانە چییە چەتفە نازانم ئەوەی خۆشمەوە خەریکە بیرمەچێتەوە دەسماڵ کۆڵوانە سمڵ و مێخاک ئەیتر هەموویانمانە ئێستا لە یاد کردو کە ئەمە هەرش ئەمەش دیسانەوە بەتابەت لە جلو بەرگامانە زۆر باشە خات شەمسە وەکو یاساناسێک وەکو چالاکێک وەک مامۆستایەک لەناو کۆمەلگای کوردی وەک دایکێک وەک پورێک وەک بەشێک لەم کۆمەلگایە چی نامۆوە بینی کە ڕۆژانە دێتە ناو کۆمەلگای کوردیەوە خەریکە کۆمەلگای کوردی بەرەوکوێ دەڕوا ئەو کللتورە نامۆیانە چین لە هەموو بارەکانە دێنە ناو کۆمەلگاکەمانەوە بەڵێ زۆر سپاس بۆ بەرنمەکەتان بۆ ستافی بەڕێوەبرنی بەرنمەکە بۆ پشتی ئەو برانەی پشتی کامێرە هەمووتان دەستان خۆش بێ و بەردەوام بن دەشتان ساغ بێ یاخوا لە ڕاستی وەکو جەنابەت ئەزانی کەلتور وەکو دابوونەری تێک پێک هاتەیەکە لە هەڵس و کەوت لەوەی تاچی ئەو کۆمەلگایەی پێ ئەناسرێتەوە بەوەی کە فێر ئەبێ لێوەی لە بابەتی هونەر لە بابەتی بیر و باوەڕ لە بابەتی بۆنەکان جەژنەکان ڕێوڕسمەکان مەڕاستیمە ئاینیەکان بابەتی هونەر ئەدەب یاسا یعنی هەموو بوارەکان ئەم تاکە کە لەدایکە بێ لەو کۆمەلگایە لە ڕێگەی دابوونەریتەوە و کەلتوری کۆمەلگاکەیەوە فێر ئەبێ لێرەوە ئەگەینە ئەوە کە کەلتور ناسنامەیە بۆ ناسینەوەی هەر میلەتێک هەر کۆمەلگایەک ئەبێتە شناسی لێرە نقطەی ئەساسی دەورەبینێ ڕەسەنایەتیە ڕەسەنایەتی لەو کەلتورەی تۆ یعنی بڵێ ڕەکیزەی ئەساسیە بۆ ئەوەی کە تۆ بە شێوازێکی جوان ئەم کەلتوری خۆت بەڕێوە بەری کە کەلتور دابوونەری وەکۆوتمان ئەمانە فێربوونیەکە یعنی شتێکی خۆڕست نیە شتێکی بایۆلۆجی نیە کەلتوریەکە وەکو لێکۆڵان ناسان مێژوو ناسان کەلتور ناسان یعنی پێناسەیان کردووە وەکو فێربوونی ئەم تاکە کە فێر ئەبێ لە کۆمەلگایە جۆرێک لە پابندبوونی بۆ دروستە بێ ئەبێ پێوەی پابند بێت ئەبێ پێوەی پابندمە و مۆرکی ڕەسەنایەتی بپارێزیە ئەمە جیاوازیە کەلتوریەکان کۆمەلگەکان جا ئەکەنەوە و ئەبێ بە شوناس بۆ ئەو کۆمەلگایە لە ڕاستیە ئێمە یعنی بەداخەوە زۆر بەداخەوە لە هەموو بوارەکانە ئێمە پاشەکشێ ئەەکەین لە ڕووی ڕەسەنایەتیەوە خەریکە کەلتوری کوردی کەلەپوری کوردی یعنی بەڕاستی شێواندنێکی زۆر بەرچاو بەخۆیەوە ئەبینێت و ینی بە تەواوەتی تاچی کۆمەلگەی کوردی لی تێک چووە کە خۆی کەسێکی بیانیە یا کەسێکی کووردە نازانم عفوان یعنی لە کوێی دەست پێ بکەم یعنی هەموو بوارەکان نەگرێتەوەکو بیدایەت مامۆستا شوان باسی کرد یعنی باسی جلوبەرگوتی خواردن و هەموو شتێکەگرێت تاوان تۆ هەموو خواردن و هەموو شتەکان نەگرێتەوە یعنی بواری و نەرەگرێتەوە ناگرێتەوە هەر بابینە سەر خواردن هەر لە خواردنە کوردەواریەکانەوە بیگرە ئێستا یعنی گەنج یعنی بەڕاستی هەر ئاشنانیە پێی مەگەر بچێ لە مەطعەمێکا بیخوا هەموو کەس ناچێت لە مەطعەما بیخوا یعنی هەموو کەس توانای مادی ئەوەی نییە بیخوا یعنی جاران هەر کەسێ بڵێ ئەڵێ لە هێلکە جوقا فێری ئەمانە هەر هەمووی ئەبوو فێری ترخێنە ئەبوو فێری ساوەرە بوو قەرەقەرمانە بوو خۆی دروستیە کرد شێنم بەتر زستانان یعنی خواردنە کوردەواریانە هەر هەمووی خەڵک فێریە بوو ئەی خوارد ساوەر ئێستا بە بۆنەی فاسفوتەوە بە بۆنەی خات شەمسە ببورەشت بڕم بەس باشتێک هاوڕێک شتێکی بۆ گەڕامەوە من نازانم خۆی چەندێک ترش و خوێ پێوە کردووە بەڵام من بۆتان نقڵەکەم باسی خواردنی فاسفود و ئێخۆی کەچیتە دەرەوە بۆ گەڕانی وەی ئەو پەیوەندی کۆمەڵایەتی ئەت و گەورە بچووکێ لەوێ دووسەوێ پێکەوە دانیشن گۆشتێکە برژێنن یاخودە و دۆڵمەی لە ماڵەوە کراوە لەسەر سینیەکی هاوبەش تۆزێک گەرم و گڕی خێزانەکان زیاتر دروستە بێتەوە هاوڕێک دەڵێ ناوی شوێنەکە ناڵێن بۆی نەبێتە ڕخنەوە یان ناوچەگەریەوەوانە قسەیە لەسەر بکرێ ئەڵێ ئایلەکەی تەنیشتمان بوو بەگاڵە هەرە و نەمزانی شتێکی خڕ بە ڕۆڕوومان هاو
ئەڵێ لەگەڵ هەڵفڕێکا قاژێکی لێ ئەبوویەوە ناڵێ پیتزایەک بوو تومەس مناڵەکان وتیانە بە باوکەکەیان ئاوا 6 ساڵ بوون لەگەڵ خۆیانە پیزای سەفەریان هێناوە باوکەکەش تووڕە بۆ لەوێ گۆرد ببرژنتی ئەمە چیاڵێ تەقاندی بەرە ڕوومانە لەگەڵ هەر فڕێکا قاژێکی لێ بوویەوە یعنی ئەماش ئەها دەبینی خێشتا کللتورەکە تەنانەت گەرموگوڕی عیلەکان لێ با دەستمان پیس نەبێ بە ئێخر خۆی بۆ سەیرانەکەش پیتزا نیوەی لەزەتی کۆمەڵاتەکان لەو ڕەنگەوە بێت خۆت بەدەستی خۆت چالێنی ئەمانە ینی ڕاستە یعنی بەداخەوەوای لێ هاتووە تەنانە لەوانەیە وڵاتانی کەمان لێبێت بۆ جلشۆرینەکەش کەس لە ماڵی خۆیانی شۆرێ بچێتە شوێنە گشتیەکان جلبشۆریە ئەمە لە ڕووی خواردنەوە یعنی بەڕاستی میلەتی کورد ئەو مۆرکە یعنی کاڵ بۆتەوە ئەمە لە ڕووی ئەوەوە ئێمەش خۆمان ئەبینین کارەساتی میدیا بینین کارەساتی سوسیال میدیا بین کارەساتی زمانە بینین کەلتوری زمان یعنی ئێستا وەرە بە کەلتوری زمان بە پەندەکان بە پەندە کوردیەکان پەندی پێشینان کە تۆ قسە ئەەکەی گەنج لێت تێناگە یا ئەم خوێندنگە ئەهلیانە یعنی بەڕاستی ئەبێ زمانەکە زمیانی بیانی بێ یعنی گەنج وای لێ هاتووە ئێستا کە قسەی اعتیادی شەکەیت بۆ من نەوەم هەیە الحەمدولله خۆی کەسێکە یعنی لە نەوەکانی خۆمەوە دەست پێکەم باوەڕکە هەموو شتێکە بێ بە ئینگلیزی بێ خوێندنەکەی وا بێ یعنی هەر ئەمە کەلتوری زمان خۆی کاڵبوونەوە بەخۆوە بێنێ وەرە سەر هونەر وەرە سەر ئەو گۆرانیانەی کەوترێ بە ناوی پێشکەوتن خوازیە و بە ناوی گۆڕان خوازەوە و بە ناوی ئەمەوە یعنی تێکەڵ کەلتوری بیانی کراوە بە شێوازێکی وایە یعنی ئەو مۆرکی گۆرانی ڕەسەنە کوردیانە نەماوە یا ئەو مەسەلا ئێمە داستانمان هەیە چیرۆکمانەیە هۆناری یعنی بواری ئەدەب هەمووی بێنە ئەو سا مەسەلا لە گۆرانی فۆلکلۆریەکانیان ڕەنیاتەوە وەرە ئێستا گۆرانی کوردی چی لێ بکە چی لێ هاتووە یعنی هەر لە ڕوود نایە سەیریکەی هەر یەک پارچە بۆ بە بیانی ئەمە کوێی کەلتوری کوردیە ئەنجاوەرە لێرەوە بۆ جلو بەرەگە بڕۆ یعنی بەڕاستی جێگەی شەرمە بە تایبەتی ئەم بە ناوی مۆدیلیست و بە ناوی ئەمەوە بە ناوی کە لە سوسیال میدیا بڵاوێت و بە ناوی مۆدیلات و ئەمانەوە تۆ لە مناسەباتێکە جلی کوردی لە بەرەکەی یا جلێکی محتەشەم لە بەرەکەی ئەمەکەی ئەوەیە یا ڤیستیڤالەکەیانی لە ڤیستیڤالەکە یعنی کەلتور ڕاستە یعنی ئەبێتە جۆرێک لە پاراستنی کەلتور نمایشی ئەو ڤیستیڤالانە کە نمایشی جلی کوردی ئەکەن کە نمایشی دەوار و خواردن و دەستاڕ و یعنی شتە کوردەواریەکانەکەن لەبا و چنین و مەسەلا چیق و ئەمانە کە دروست دەکرێ ئیشی دەستی و کاری دەستی ڕاستە ئەمە بوارێکی هونەریە ئەمە تۆ ناسانوتە بە وڵاتی دەرەوە بەڵام پێشکەشکردنی لە فیستیڤالێکە لە نمایشێکە ئەمە تۆ ناتوانی جیلی خۆت گەنجی خۆتی پێ ئاشناکەی بەو شێوازە یعنی من بۆ چیمە لە نەورۆزێکە یا لە جەژنەکانی شاکەمتر یعنی لە جەژنەکانی شاکەمتر خەڵک جلی کوردی لە بەرەکە ئەوە بڕۆرەوە باسی زمانمان کرد باسی خواردنمان کرد باسی جلوبەرمان کرد باسی هەڵسو کەوتمان یعنی وەرە هەڵسو و کەوتی ئێمە جاران هەر لە جلەکەش دەرنەچین سەیری ئەو ڕسمانەکەن لە پەیجەکانە لە پەیجی سلێمانینی و مەسەلا ئەوانە کە بە پەیجی شاری سلێمانی فۆلکلۆری یعنی کە لە پووری کوردی بڕوا بکە ئەو جلە کوردەواری کە لەبەر کراوە هەر هەمووی بێچگە لە سەر و بەست کەس سەری ڕوت نەبوو ئەو بۆ پیاوەکانیش ڕاستە کەس هەمووی یعنی جامان و ئەوەی کردو من ناڵم ئێستابی هەمووی ئەوە بکاتەوە بەڵام ئەو ژنانە هەر هەموویان ژێکراسەکانیان یعنی لە خوار ئەژنۆیانەوە بووە بەس ژێکراسەکانیان لە خوار ئەژنۆیانەوە بووە بێجگە لەوە چەفتە و کۆڵوانە و جلێکی شەرعی و ئێستا یعنی هەر جلە کوردیەکەش لە هەنێ کەسا کە لە بەری ئەکا باوەڕکە ژێکراسوین و یا مۆدێلاتی تیاکە هیچی نایباتەوە سەر خۆی خات و شەمسەبوو بوورە ینی پرسیارەکەمەیە ئەگەر بە چاوێ بگەڕینەوە بۆ ساڵی هەشتاکان با بڵێن خانمێک لە یەکێک لە شارەکانی کوردستان ئەگەر جلەکەی بۆ پێ فۆرمیە و کاتە با بڵێن حتا ناشرعیش بوو بێ مۆدێرن بێ بڕات هەبێ ئەوە بێنەرەوە بۆ ئێستا یعنی هەر زۆر هەر مەمنونی ناڵێن ئاهبووەتەوە بە شەرعی من دەمێ شتێک بە تۆ بڵێم سەرنجی بەڕێز بزانم لە ڕووی یاساییشەوە من بە چاوی سەر خۆم حەی شاید بووم لە یەکێک لە زانکۆکانی ئەم هەرێمی کوردستانەیە
ڕاگری کۆلێژەکە لە بەردەم پرزگەکە وەسا واللهی هەر کەس جلی کوردی لەبەر وایە لەو خوێندکار و قوتابیانە دەیگەڕاندەوە خۆم یەکێک بووم لەوانەی کردمانە دەرەوتیان تۆ جلی کوردی لەبەرە ڕاستە نەکراوە بە یاسا ئەمە دە ساڵێک لەمەوە ئەم کلتورە یعنی بە پلان ئەمە ئەیانوێ ئیتر هەشتی نامۆمان لا ئاسان بکەنەوە واللهی تۆ سێرکە جلی کوردی لە زانکۆ قەدەغە بێ ئەگەر ئەمە باسکەم هەم بیسەر و بینەر هەم جەنابتان لەوانەیە ئەوە باسکەن عنی بۆ نمونە ئێستا ئێمە کە ئەڵێن هەموو شتێ هەر حکومت نییە و هەموو شتێ هەر دەسەڵاتی کوردی نییە بۆ نمونە لە ڕۆژی ڤالانتاینە ئەو کڕووکچەکەیان هێنا ڕێکخراوەکە بە حساب حڕن و ئەمان ئیتر ئیجازەیان پیاونەوەن لە بەردەم قەڵایە ئەم کوڕە ئەم کچە کە بە ڕەگەز عەرەبە بەس لە دەرەوەیە یعنی ئەم ئافرەتە هەڵ ئەگرێت و ماچێکات و کۆمەڵێین و لە بەردەم قەڵایە لە ڕۆژی ڤالانتاینە لە ڕەمەزانە هەموو دوور نییە لە بیرمانە کە لە سەوەڵەکە چ نمایشێکی سەمایان کرد یعنی کە چۆنیان لە شعوری کۆمەڵگەی ئیسلامی کە ئێمە خۆمان نەزانین هەموو لە سەرونەوەدەوە پابندین بە دینەوانێ و بە ئاینی پیرۆزی ئیسلامەوانێ لە گەرمەی ئەوە یعنی چەند گۆڕانکاری چەند شتی نامۆیان بۆ ئێمە هێناوە چۆن هێنراوە چۆن ئیجازەی دراوە ئەوە لای هەمووی ڕوونە بەڵام ئەمە ئەو ئەسەلمێنەکە ئیشی لەسەر ئەکرێ ئیشی لەسەر ئەکرێ بە تایبەتی تۆ لە ڕەمەزانە لە سەوەڵەکەیە یعنی بێ نمایشێکی کوڕۆکوچکەی نامۆیە بە کەلتوری تۆ نامۆیە بە خێزانی کوردی نامۆیە بە کۆمەڵگەی کوردی تۆ هەرواز لە کۆمەڵگەی ئیسلامیش بێنە یعنی نامۆیە بە کۆمەڵگەی کوردی ئەمە چۆن ئیشی لەسەر ناکرێ یا هەر لە ڕەمەزانە لە هەولێر کچێکی 16 ساڵ قەتعەیەکی هەڵواسراوە ئەڵێ هەر کەس باوەشم پیاکە بە خۆڕای یعنی ئاوە لە قەڵایە لە پایتەختە یعنی بەڕاستی نازانم یعنی هەر چۆنێ بیهێنیت و بیبەی زۆر لەسەر و نامەوە جایەتیشیان بکەی بە دواکەوتوو لە قەڵاوەدەن باس دەکەن بەڵێ ئێستا زمانەکە ئەگەر وا قسەنەکەی ئەماڵێن کەسێکی دواکەوتووە یعنی لە ڕەوتەکە دواکەوتی مع العلم تۆ ڕاستە ئێمە نابێ یعنی هەموو تاکێکی کوردی یعنی هەموو تاکی کۆمەلگایە ئەبێ جیاوازیە کەلتوریەکان لە بەرچاو بگرێ و ئەبێ ئەو گۆڕانکاری سەردەمانش لە بەرچاو بگری ناکرێتەوە من هەر بڵێم کۆن بۆ هەموو شوێنێ هەر ئەم جلو بەرگەم لە بەرابێ لە دەوائیرە ناکرێت یعنی وانە یاسایەکی واماندانەناوە ئەنجا بەڵام نەچم یعنی مەسەلە لەسەر ئەم جلە کوردیە تەواو بیکەم بە ناشەرعی تەواو بیکەم بە بیانی یا بەهۆی مۆدێلاتەوە ئێستا ئەبینین ئێمە جاران یعنی کەسێکی بیانیمانە بینی لە حەفلەکانە هەموو بەعزی یەکتاڵیەوە بوون و مەسەلا هەر ئاوا بۆ شێوازە بوون ئێستا بڕۆ حەفلەیەکی کوردی حەفلەیەکی خێزانی کوردی بێنە بەس لە هۆڵاوێ بزانە ئەوە ئەو جلو بەرگا هەر شیاوی ئەوەیە هەر بچیتە ئەو حەفلەیەشەوە یعنی هەر شیاوی ئەوەیە بۆنیشی هەر بەلای خێزانی کوردیانڕە بەلای تاکی کوردیانڕە یعنی ئەوەندە ڕاستە من لەگەڵ گۆڕانکارە خێراییە سەردەمیەکانە ئەبێ لێدا نەبڕین ئەبێ گەنج لێدا نەبڕێ ئەبێ زمان فێر ببێ ئەبێ ئیش فێر ببێ ئەبێ خۆی بێ بەش نەکە بەڵام نەچێ مۆرکی ڕەسەنایەتی کوردی و ئیسلامی بسڕێتەوانە جاران ئێمە هەموو مانجلی کوردی ئەوەشی کە زۆر ئیسلامی تۆغ نەبووە هەموو سەرپۆش بەسەر بوو هەمووی ڕێک و پێک بوو یعنی بەو شێوازە غەربیش لە وڵاتانی غەربیش یعنی لە سەردەمێکی زووە جلوبەرگیان بەو شێوازە نەبووە هەڵس و کەوتیان بەو شێوازە نەبووە جا ئەگەر پرسیارتانەوە بیکەن ئەگەر ناهێمە سەر میدیاش سەر ڕاگەیاندنیش سەر زنجیرەوە بینە سەر ئەوە باز لە شتێکی دیکە هەیە کە لە نێو خەڵکە دەگوزارێت چاولێگەریە چاولێگەری بەوەی کە بۆ نمونە تۆ هەر لە جلوبەرگە ئێستا من لە ماوەی پێشوا جلوبەرگێکم بینی ئافرەتان وتم ئەمە لە ڕستما بینیمەنی هەفتاکان وەشتاکان وتی وڵاوە چەند کەسێک کردویان ئێستا بۆ تۆ بە مۆدێل هاتوۆ ناو خەڵکو و دووبارە ئەیکەنەوە بۆ تۆ بەجل بەبەستم ئەوەیە کە چاولێگەری تا چەند کاریگەری دەبێت لەوەی کە ئەو کولتور و نامۆیانە بێنە ناو کولتوری ئێمەوە لێکەری بۆ کەلتوری نامۆ هەر ڕاستە و خۆ داخڵە بێ
ڕاستەوخۆ لە سوۆسیال میدیاوە هەموو جارانیان مەسەلا بە جەماعی تۆ سەیری تەلەڤیزۆن تا کرد ئێستا مادە حد مۆبایلەکەی خۆت لەبەردەستایە لەبەردەستایە ڕاستەوخۆ تۆ مۆدێلیستەکە ئەبینی ڕاستەوخۆ لە خواردنە لە هەڵسوکەوتیا لە جلوبەرگەکە لە حەفلەکەیە ئێستا ناشکوریش نەبێ هەموو عالەم لە یەکیش جابێتەوە هەموو خێزانە لە یەک جابێتەوە ئەمە ڕۆژی هاوسەرگیری بۆکە ئەمە کێکی بۆکە ئەمە چی بۆکە حل لە مناسەبە بۆ نەشایە یعنی بەپی ئەم هەموو مناسەبە بۆ نەبوایە کە ژنومێر داوەنە ئیحتیمام بەخۆی ئەیە بە مناڵی ئەیە باوەڕکە بواە وڵات شامی شەریف بووە يعني هەر بەپی ئەوانە بێ خۆجاران ئەوانش نەکراوە بەڵام ئەمە بەداخەوە و دەستخۆشی لە هەموو هەر ڕێکخراوێک بێ هەر کە ئەو ڕێکخراوانی کە کاری دەستی ئەکەن کە ئەیانەمێت جلوبەرگی کوردی خواردنی کوردی هەموو بواری گۆرانی ئەدەب یاسا لە هەموو ڕوویەکەوە کە زیندوی ئەکەنەوە جێگەی دەستخۆشیە پێی ئاشنا بن بەس لە بۆنەکانە لە فستیڤالەکانە من پێشتر ئاماژەم پێکرد یعنی بەڕاستی ئێمە ئیکتیفا ناکات چونکە گۆڕانکاری سەردەمیەکان گۆڕانکاری تەکنەلۆژی ئەوەندە خێرا چەسبە بێ ئەوەندە خێرا تەطبیقە بێ باوەڕکە نییە بە فیستیڤالێک و بە دوان و بە بۆنەیە کە تۆ چەند کەسێک چەند نخبەیەک بانکەی ئەمە یعنی ئەوە ناهێنێتە جی یعنی بەڕاستی کارە ساتە ئەو شێوانەی کە ئێستا لە میدیا لە سوۆسیال میدیا ئێستا بۆ نمونە هەر لە تەمسیلە کوردیەکانەوە بیهێنە هەر لە دراما کوردەکانەوە بیهێنا ئەوەندەی ئەو دراما تورکیانە تەسیری ڕاستەوخۆی لەسەر هەڵسوکەوت و لەسەر دابوونەریت و لەسەر تاچی کوردی هەیە لەسەر تاچی عەرەبیش لەسەر بەعام یعنی ئەوەی سەب بڵاوبۆتەوە یعنی درامای تورکی زۆر تەسیراتی هەیە لەسەر دەوروبەر و ناوچەکە بەڕاستی لەو ماوەی پێشوە مقابلەیە کرا هەر لە کەناڵەکانی دەسەڵاتێک بوو یعنی لەوانە کرا باسیەوە کرا وتی لە هەر کچێکیە پرسی ئەی و حەزەکەی زەواج لەگەڵ کیا بکەی هاوسەرگیری لەگەڵ کیا بێ مێردەکەت چ ڕەگەزێک بێ هەموو بە زۆریان و درامای تورکی یەک کەس نەبێ وازام ناوی یا وەرزشتەوانە بوو یا ئەکتەرێکی ئەمریکی یعنی بەداخەوە ئەم دراما کوردیانە ئەو بەرنامانەی کە پیلان بۆ دانراون کە بە تایبەتی جۆرە هەڵسوکەوتێکە کایتر هەڵسوکەوتەکە پێش بڕکشێ بێ گۆرانی وتن بێ خۆمان نەزانین یعنی ڕۆژانە لە کەناڵەکانای بینین چۆن کارەکرێ لەسەر کاڵبوونەوەی کەلتور و کەلەپوری کوردی چۆن کارەکرێ لەسەر سڕینەوەی ڕەسەنایەتی کورد چۆن کارەکرێ لەسەرەوەی ئۆتۆماتیکی تۆ بوی بە تاچێکی بیانی بەس بە زمانی کوردی ئەویش هەر کەسە بە تەمەنەکان زمانی کوردی بەکارێ پێم وایە لە کەرتی پەروەردە دەست پێ بکەین گرنگی پێ بدەین بەو شێوازەی لێ نایەت کە ئێستا بەڵێ خۆی لە مناڵیەوە ئەو شتە چەسپە مناڵیەوە تۆ ئێستا مناڵەکە مەسەلان پەروەردەیەکەی چۆن ئیشەکرێ لەسەرەوەی دین نەهێڵێریەوە یا بخرێتە ڕیزی ئاینەکانی ترویە زید و یارسان و نازانم چی وەرە تۆ ئەم کەلتورە بسەلمێنێ مەسەلا چەند خۆش بوو مەسەلا دۆیدا دەڕژا مەسەلا بە جلوبەرگێکی کوردیە و قابلە مەکە و مەشکەکە و دۆکە ڕژاوە یا نانی ساز ئەو شتانە یعنی تۆ لە مناڵیەوە کە مناڵەکە پەروەرداکەی ئەم شتانە یا دروستکردنی فرفڕۆکە دایکم کفتە دروستەکە من ئەمانەش چونکە هەموو کە گەشتونەتە هەر بابەتی خۆم بۆ مناڵی خۆمم دروست کردوتەوانێ باوڕکە یعنی هەر لە زاکیرەی مناڵەمێنێتەوە گەشتونەتە کفتەم بۆ دروستکردن گەشتونەتە فرفڕۆکەم بۆ دروستکردن نانی ساز زۆکە یعنی نییە بەردەوام لە ماڵەوە ژینگەی خێزانیش دەورە بینێ بەڵام لە ناو دراسا و لە ناو دەرسوانەکانیشە ڕۆڵە بینێ و بە تایبەتێم خوێندنگە ئەهلیەکان ڕاستە یعنی ئەوە دەرچۆکە بێ زمانی دایک یەکەم زمان بێ فێریان کات بەڵام سەرکەوانەی کە نزیکن لە مەکتەبە تورکیەکانەوە زمانە کوردیەکەشیان تورکیەکەیان باوەڕکە من کەسی نزیکم لاوێ تورکیەکەی زۆر هینترای سەمام لێ هاتۆم نیشاڵم وەرە ڕۆژی سێ هینم فێر کە بام نیش تورکیەکە شوێر بم یعنی مناڵەکە زیاتر دوورە خانەوە ئەمە مەرحەلەی سەرەتایی زۆر گرنگە بۆ مناڵ حتا لە باخچەوە یعنی ئەوە ڕنگ باتەوانێ دەوروڕۆڵێ گەرج بناسرێن بە کەلتور ڕەسەنەکەی خۆی چونکە جیاوازیە کەلتوریەکان
ڕەسەنایەتی ئەو کەلتورە ئەو کۆمەڵگەیە ئەناسێنێت. ینی کاتمان کەمە پرسیاری زۆر زۆریش ماوە بەڵام هاوڕێکمانە لێ کۆڵەرە ساعتێکتان بۆدانە لێ کۆڵەرە لە بواری میدیا و دراما ئەمانەکە دکتۆران و سێوتی لەو دیراسەی کردومە ینی ڕێژەیەکی زۆر ئەو خانمانشی ئەهلی نوێژ و ڕۆژ و التیزاماتی تەواو محاجەمەن مدمین بوون بە دراماتورکیەکان لەناو دراماتورکیەکان یەکێک تەنانی زۆر بوون لەو مەترسیانەی دروستی کردووە خیانەتی زەوجیە بۆ نمونە لەناو دوو کارکتەر هەن ژن و مێردن ینی سوکایەتیش لێ بافرەتەکە کرێ ژنەکە مناڵێکیە لە مێردەکەی نیە بەڵام وڵێ بەخوا پیاوەکەونە باشە قوبوڵی کرد ینی تۆ سێری شکاندنی شکۆی ئافرەت شکاندنی شکۆی باوک شکاندنی شکۆی خێزان وە کللتورەکەی ئاسایی کردوتە ینی خانوێکی نوێشکەری داماوی ڕوو لە قیبلەڵێ بەخواونە ڕێکوپێک بۆ باش لە ژنەکەی نەدا مناڵەکەی بەخێوەکان نایکوژێت تۆ سێری ئەم خۆی کارەساتەکە لێو نقطەیە خەڵک وەری ئەگرێت يعني مباشر وريقدي حتى يرتو باورنا كم درسوا شتيشونا دبري ببين يعني تو لم سوشيال ميديا لم ميديا موديليستيا كبيني يا او دراما تركياني كبخ شكري استبداخ وقد للتلفزيون يستيرين نكري هرهم ولا هيا بالله رايك يشريا سيري او كلتورة خيزانيا اخر اما يعني شوي كلتوري تويا شوي كلتوري تويا هر حفلك كأيجريا هر شيء كبويا كريا هر كل سر أجنوا كي ألقى كاتدز هر زواج من البونك بزانا لسركم برورة أو محكمة بزانا خيانة زوجي تاكيو قشتو وأماركي تاكيو قشتو أما ما نتيجة شيء نتيجة راجع عندنا كان ميديا كان السوشيال أو كلتورة ناموانية كبو إيمي أهيننو روجانا بدقة وساعات زلامي والي للرجا كامن بينز دراما بين من تركيانا يترت شون خوف وراك وتسبيحات وفيرتي زمان يشرينا بو كلتورة تركيا بو كلتورة بياني كتو يعني كارثاتك أخوي لوايا كبدستي خومان بداخة وزور بداخة بدستي خومان إيما خومان كردو بطاكي بياني بس للروي شكلية للروي روكشوا بلا من استوى سابيش أو من هر أو ندانشتم فنورة أو خندنك كانتا أو زانكو كانتا أو كي شيء أو تو كي شيء خدمة وزارية كانتا أو كي شيء أو أوي كالي دعاء نشتي تكرا ونزر دا ليرة وبيبارت كدوليو نازاني أو بكري باربا بكاربا باربا بس شيء باربا بمهم الدعاية كالزواج كشيكي بوبكنو كحفلة كعزيب وبينو كنازا يعني براستي كارثات يكوسل الشواوي كي وا تووشی خێزانی کوردی بۆ مەگەر هەرخوا زۆر باشە خاتوشەمسە دەرفەتمان زۆر کەمماوە زۆر باسمان لە گلەی و گازندەی کولتوری نامۆ کرد بەڵام ڕێگە چارە چییە چارەسەر چییە بۆی کە کولتوری جوانی کوردی بگەڕێتەوە نەو کۆمەلگا و هەموو لایەک هیچ ناگەر بە تەواتی پێوی پابند نەبین بەشێکی پێوی پابند بین وەڵا لە ڕاستیە وەکوتم لە خوێندنگەکانە خێزانەکان خۆیان سانسۆر بخرێتە سەر ئەم بڵاو کراوانە سانسۆر بخرێتە سەر ئەم دراما تورکیانە یا هەر درامایەکیکی کە نامۆیە بە ئێمە ئیتە خۆیسە مەرچەر دوورچینە یعنی درامای والێ درێ سانسۆر بخرێتە سەر ئەو بەرنامانەی کە بە پلان تۆ بە ناوی وەرزشەوە و تۆ بە ناوی تێکەڵاویە و لە بواری هونەرا و ئەیان هێنی یعنی ئەوانە بە جۆرێ پەخش نەکرێ يعني تو ليرا كتستريكت بدانا حاجزكت بدانا براستي كما بيتو ليرا شوا لفيستيفال درتشي لمطعم درتشي خواردنا كان يعني توزي لجلو برقول لوانا ام موديلستو امانه يعني براستي زور عوابي حكما إشي لسركا كي ترسنوري دابن يبوي كأمانة نهين ميديا إلكترونية سايبو دابين بكري يعني براستي أوانا يترخوي أوتوماتيكي رولا بيني لكم كدنوي زور سپاس بۆ خاتوو شەمسە سعید پارێزەر سپاس کە ئەم دەرفەتت بێمە بەخشی زۆر سپاس دووبارەی یەکەمەوە ئێستا پارێزدارەتی ناکەم یاسان سەلامەت بی زۆر سپاس بۆ دەستی ئێوەش خۆش لەشتان ساق بێ سەلامەت دنیا خۆ بەڵازان خۆشەویستان دەچینە لای پەیامێرمان ئیدریس محەممەد زانی زانیاریەکان چین لە شاری هەولێر ئیدریس سڵاوی خوا لێبێت و دوایین زانیاری و چالاکیەکان چین لە هەولێر ئاسڵاوتان لەبێتون کاتتان باش بەڵێ کتێب تاوەکو ئێستا بە گرنگترین و
سەرچاوەدا دەدرێت بۆ وەرگرتنی زانیاری و بۆ وەرگرتنی معریفە لە شاری هەولێر ئەمڕۆ پێشانگایشنی کتێب کراوەتەوە بە زیاتر ئەگە هاوکارم یارمەتی دەرم بێت بە زیاتر لە 5,000 ناونیشانی کتێب کەوا ئەمڕۆ پێشانگای کتێب نزیک بە کاتژمێرێک دەبێت کراوەتەوە بە ڕووی خوێنەراندا ئەم پێشانگایە نزیک بە 5,000 ناونیشانی کتێبی لە خۆ گرتووە بابەتەکان ناونیشانی کتێبەکان جیاوازن بابەتی ئاینیتیایە ڕۆشنبیری زانستی کولتوری مێژووی هەموو بابەتە جیاوازەکان لە خۆ دەگرێت من پێم خۆشە لەبارەی ئەم پێشانگایەوە لەگەڵ بەڕێوەبەری ئەم پێشانگایە بدوێم و گفتوگوی لەگەڵ بکەم ئاخۆ تا چەند خوێنەران سڵاو لێ بە قوربان پێم بڵێ تا چەند ناونیشانی کتێب لێرە بوونیان هێوە پێشوازی خوێنەران بۆ ئێوە چۆنە؟ سەرتا بەخێراتتان دەکەین پرۆژەی پێشەنگای ساڵانەی کتێب لە شارەکان لە سەرجەم شارەکانی کوردستان پرۆژەی وایە کە ئەم پێشەنگایانە بکاتەوە سەرەتا لە شارەکانی سلێمانی و سلێمانیداکردان و پان شاری کەرکووک و دواتر هاتینە سنووری شاری هەولێر ئێستا لە هەولێری پایتەختی کوردستانینەوە بە زیاتر لە 5 بۆ 6,000 ناونیشانی جۆرا و جۆرەوە لە خزمەت خوێنەرانی شاری هەولێرداین بە لە 15 بۆ 20 دەستگای کورد ناوخۆی کوردی تێدا بەشدارن. سوپاس بخوا سەردانیکەری خوێنەران سەردانیکردنیان زۆر باشە لەسەر جەم شارەکانی کوردستانەوە چاوەڕێ دەکەین لە شاری هەولێریش لە ئاستێکی پێشنگدا بێت. زۆر باشە ئەم کتێبخانەیە تا چەند بەردەوام دەبێت چەند ڕۆژ دەخایەنێت و داشکانی بۆ کراوە یاخود هەر بە نرخی خۆی دەدرێتەوە لە یەکەمەوە دەست پێ دەکەم لەوەی کۆتایی دوتت داشکانی هەیە هەموو کتێبەکان داشکانی هەیە هەر دەستگا و هەر کتێبێک جۆرێک لە شێوازێک داشکانی خۆیان هەیە و پێشەنگاکە ئەمڕۆ 12 2021 کرایەوە تاکو 22 بەردەوامی دەبێت واتا بۆ ماوەی 10 ڕۆژ بەردەوام دەبێت لە هۆڵی میدیا. داشکانەکان هەموو سەرجەم کتێبەکان دەگرێتەوە یاخود تەنها چەند کتێبێکە داشکانەکان بڕێژەی چەندن؟ سەرجەم کتێبەکان داشکانیان هەیە ئێمە پرۆژەکەی خۆمان بەو شێوەیە پرۆژەی پێشەنگای ساڵانەی کتێب لە سەرجەم شارەکانی کوردستان سەرەتا لە شاری سلێمانی و شارەکانی دەوروبەری سلێمانی دەستمان پێکرد دواتر شاری کەرکووک ئێستا هاتوینتە سنووری شاری هەولێر و ئێستا لە هەولێری پایتەختین و بڕیارە بچینە شارەکانی دەوروبەری هەولێریش داشکانیش بۆ سەرجەم کتێبەکان هەیە بەڵام هەر دەستگا و هەر کتێبێک بە جۆرێک جیاوازە ینی داشکانەکانی. خۆش بێت زۆر سپاس دەکەم دەستان خۆش بێت بەڵێ ئەم پێشانگای کتێبە تایبەتمەندیەکانی ئەوەیە لە سەرجەم ناونیشانەکان پێکاتەوە واتە هەموو بابەتە مێژوویەکان کۆمەڵایەتیەکان بابەتی منداڵانە بابەتی فەلسەفی مێژووی زۆرترین ناونیشانی کتێب لە خۆ دەگرێت بۆیە ئەم دەکرێت بڵێن کتێبخانەیە ئەم پێشانگایە ینی ئەمەلێکی زۆر باش دەدات بۆ کەسانەی کەوا خوێنەرن کە لە ماوەی ڕابردوودا نیازیان هەبووە کتێبێک بکڕن بەڵام نەیانتوانیوە بەڵام ئێستا دەتوانن لەم پێشانگایە کتێبی دڵخوازی خۆیان بەدەست بخەن. بەڵێ کاک دەنێت زۆر سپاس بۆ پەیامنێرمان ئیدریس محەممەد لە شاری هەولێرەوە لەگەڵمانە بوویت. بەڵێزان بە هاوکاری هاوکارمدانیان نورەدین هاوکارانم لە کۆنتترۆل و پشتی کامێران بەرگە بابەتەکانی ئەمڕۆی پەیامی ڕۆژمان پێشکەشکردن هیوادارین جێگەی سوود و ڕەزامەندیەوە بێت تا پرۆگرامێکی تر بەخوای گەورەتان دەستێنین. خۆتان لەگەڵ.